دنیایەک سڵاو و ڕێز بۆ هەموو خۆشەویستان و ئازیزان. یەک دوو دەقیقە وەسین تا بەڕێزان کۆ بنەوە و کاتە ئێمە خزمەتتان و کۆمەڵی قسە و باسم دەبێ. ئازیزان و خۆشەویستان، دەی باوردەوردە ئەو خۆشەویستانامی کۆ بنەوە ئەو کاتە کۆمەڵی قسە و باسەکەین. تەحەمولتان بێت، تەحەمول. ئەرە وەڵا هەمووتان بەخێر بن، سەر چای بناتن ئازیزان، بەخێر بن. جاخۆ نایەڵن کاکە، نایەڵن بەڕێزانە کاکە. یاخوا بەخێر بن سەر چاوی ئەم مامە ئارا مەحمووە هاتن. یاخوا بەخێر بن. ئەم شەویش ئاگامان لەو حەشرەیە بێ بزانین ئەم شەو چییە گوزەرێ خۆشەویستە. بەخێر بن. نازانم شوێنەکە باشە یان استراتیجیە شوێنەکە عەزیزان. هیوادارم کە استراتیجی بێ. وەڵام من باشم، چاوەکە برا من خۆ من کەشتیەکانم لە دەریایەوە لە چینەوە نایە بۆ ڕۆژهاتی ناوەڕاستاوەکو بڵێم وەڵا نوقمە بێ زەرەرەکەم و ئەلەم بابەتانە من چیمێ هەر پێش قاڕی دنیای حەو قاڕێ چەنێ هەمووی گەڕی تێبەر بێ یەک پوشی منی تیانە. ئەرە وەڵا کاکە. یاخوا بەخێر بن خۆشەویستان. وردە وردە ئەشمە ناو قسە و باسەکانەوە هیوادارم کە هەموو لایەکتان سەرحاڵ و باش بن. ئەمە کۆتا لایڤی ساڵی 2020 ساڵێک پڕ لە نەهامەتی و شێرەوەری بۆ کۆی کۆمەلگای بەشەری و بە تایبەتی بۆ خەڵکی کوردستان لەم ساڵەیە کە ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانم بڵێم ئینسانەکانی لێتە دابڕی وە ژیانی بەتەواوەتی بێمانە و ناخۆش کرد. و لە کوردستانیش بەڕاستی ئەگەر بەشەریەت لە ئاسی دنیا بەدەست یەک کۆرۆناوە گیری خوارد بێ، ئەوە خەڵکی کوردستان بەسەر سێ بەدەست 4 کۆرۆناوە گیری خواردەوە. ئەم کۆرۆنا جیهانیەکە کۆرۆنای بنەماڵەی بازانی و پاتی، کۆرۆنای یەکێتی، کۆرۆنای بچوتنەوەکەی عومەری سەیعەلی. یعنی خەڵکی کوردستان دەرگیری 4 ڤایرۆسی کۆرۆنا بوون. بەڕاستی ئافرم بۆ خەڵکی کوردستان کە لە ژیان ئاماون بەدەستی ئەم هەموو ڤایرۆس و میکرۆبەوە کە ڕووی تێگرتوون. بەهەرحاڵ من لە کۆتا ساڵە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەو شەهیدە جوانانە دائەنەوێنم کە بەدەستی چەکدارەکانی یەکێتی و پارتی شەهید کران و خوێنیان ڕژێنرا بە خاچی کوردستانە لەبەرەوەی کە داوای مافەکانی خۆیانە کرد، داوای نان و کار و ئازادی و ژیانیانە کرد. بەداخەوە بە تایبەتی لەم ماوەی پێشوە کە خەڵکانێک ڕاپەڕینیان کرد دژی پارتی یەکێتی، بەڵام بە فیشەک و بە گولە بەگشت ئەو خەڵکەدا چوونەوە و خەڵکانێکمان لێ شەهید کرا و خەڵکانێکمان لێ زیندانی کرا و خەڵکانێک بریندار کران. بەڕاستی من بە هیوای باشبوونەوەی بریندارەکان و سەری ڕێز بۆ شەهیدەکان و بۆ بنەماڵەکانیاندا ئەنەوێنم و یەکێتی و پادیشە بێ ئەو ڕاستیە باش بزانن کە خەڵک ناوەستێ لە کاتی تر و لە ڕۆژی ترا دێنەوە دەرسە لە نوێ و داوای مافەکانی خۆیانەکەن و ئێوەیش باشترین ڕێگەوەکو پێشر و توماناوەیە کە وەڵام بە خواستەکانی خەڵک بدەنەوە، نەک بە چەک و بە لولەی کلاشینکۆف بەگشت خەڵکا بچنەوە. شتێکی کەیشم بینی بەر لەوەی کە بچمە ناو قسە و باسەکان ئەویژەوەیە کە لاهوری شێخجەنگی ئەژێ سەردانی شەهیدەکانەکە. ڕاستیەکەی ئەوە لە ذهنی منە جۆرێکە لە بێڕێزیکردن بەڕاستی بۆ خەڵکە، چونکە حیزبەکەی تۆ کوشتونی و حیزبەکەی تۆ شەهیدی کردوون، تۆ توانی ئەگەر ئەدەوێت ڕۆڵێکی مێژووی بجێڕی بەر بەو بەربەریەتە بگری و ئەتوانی تۆ لە سەنگەری خەڵکابی و ئەتوانی ڕێگە نەدەی حیزبەکەت چەکدارەکانت پەلاماری کوڕی خەڵک بن بیان کوژی، بەڵام ناکرێتەوە بەدەستێ بیان کوژی بەدەستێ بچی بۆ لایەن واتە ئەیش و کوژم و ئەیشمە ژێ دارمەیتەکە لاقەتە. ئەمە جۆرێکە لە بێڕێزی هیوادارم کە بوەستی دووازە و کارە نەبێنی، یا ئەوەیە تەقە لە خەڵک مەکەن و مناڵی خەڵک مەکوژن، یا ئەوەیە مەشنە پرسەکانیان و مەشنە لای کەس و کارەکانیان. ئەمە زۆر خراپە بەڕاستی. ئەمە پاشان وردە وردە ئەشمە ناو قسە و باسەکانەوە خۆشەویستان، ئەمانە تەنها سەرقەڵەمن و تەنها پێشەچین و بابەتەکە قوڵە بێتەوە بۆ کۆمەڵی مواضع کە هیوادارم لەگەڵما بمێننەوە و تااقەت و حوسڵەتان هەبێ بۆی کە گوێتان لە قسە و باسەکانەوە هەبێ. دیاریدەیەکی سەخیف بەڕاستی بەداخەوەکەوە ئەڵێم لە ناو کۆمەلگای ئێمە باوی هەیە، بە تایبەتی دەرهەق بە ئارام ئەحمەد. ئەگەر مانگە دژی یەکێتی قساکەم ئەڵێن ئەوە کاکە پارتی کڕی خۆی فرۆش، ئەوە بۆیە دژی یەکێتی قسەکە دژی پارتی قسە ناکە. ئەگەر مانگە دژی پارتیە بم ئەڵێ ئارام ئەحمەد پیاوی یەکێتیەوە خۆی فرۆشتەوە بۆیە دژی پارتی قسە ناکە. گۆرانە تڕە دوو لە ڕوویەوە هەر هەمان قسە و باس و ئەڵێم بابەتان ناکەن.
ئەمانە وازان نارا مەحمەد پیاسێکی پێ ئەبێ هەموو شەیە هەموو جارێک کە نووسینێ یا هەر لایفێکەکە بیکا بەسێ بەشەوە بەشێکی بۆ پارتی بەشێکی بۆ یەکێتی بەشێکی بۆ گۆڕان ڕاستی ئەمە ناخۆ یان بابەتێکمان لە شوێنێکا بڵاو بێتەوە ئارا مەحمەد خۆی فرۆشتووەوە نازانم بابەتێ فاشە لە بڵاو بابەتێ من هەم شوێن بڵاو بێتەوە ئەمە زۆر ئاساییە لە سەرەتایە ئەچمە سەر ئەو بابەتەی کە بەحسێک لەسەر کێشەی هەولێر و بەغدا بۆ بەرچاوڕوونی هەمووتان و ڕێی خۆم لەسەر ئەم مۆزوعانە عەزیزان و خۆشەویستم وەرن بە مێژووی دروستبوونی عێراقا بچینەوە لە ساڵی 20ەکانەوە بزان ئایا کورد لە عێراقا بەڕاستی کێشەکانی چی بوون ئایا هیچ کاتێک بووە بەم مێژووا بچنەوە هیچ کاتێک بووە کە خەڵکی کوردستان کێشەی موچەیان هەبوو بێ ئایا ڕووی داوە لە مێژووی عێراقا لە مێژووی مۆزەفین و ئەمانەیە مانگێ موچە نەبوو بێ و خەڵک هاتووە بڵێن تخواشم بۆ بەغا با موچەکان بۆ بنێرن ئەمانە هیچی نەبوو لە حقەتە کێشەی سەرەکی کورد لە عێراقا مەسەلەی خاکە مەسەلەی شەراکەتە لە سەروەت و سامانی سەرخان و ژێرخانی ئەو کۆمەلگایەیە یا ئەو وڵات و جوغرافیایی کە ناوی عێراق ئێمە ئێستا لە عێراقا هێشتا لە دوای 30 ساڵ کێشەی داگیرکاری خاک و دزینی سامای وڵاتەکەمان هەیە باشە لەگەڵ بەغدایە لەگەڵ سەرانی پارتی وێشێتیە بەڵام ئەمە 30 دانە ساڵە ئەو بەشەی کە یەکێتی و پارتی تێیدا بەڕادەسن ئەمانە خۆیان ئەیدزن و خۆیان تاڵانیەکەن ئێوە واستان لە هەموو کێشەکان هێناوە لە عێراق و لە کوردستانە تەنها و تەنها ئەچن بۆ بەغاودێنەوە وەڵا بۆ موچە با موچە یعنی ئێستا کێشەی کورد لە عێراقا بۆ بە موچە خۆشەویستان نە مەسەلەی کەرکووکەیە نە مەسەلەی جەلەولا هەیە نە مەسەلەی ساپەنجاژی خاشی کوردستانەیە کە ڕۆژ ئەمانە هیچی لە ئارایە نییە تەنها و تەنها موچە لەم بەدەشتێکی تر نییە عەزیزان و خۆشەویستان ئەگەر کورد لەم مێژووی دروستبوونی عێراقا شەڕی نەکردایە لەگەڵ حیزبی بەعس و هەتا دەوڵەتەکانی پێش بەعسیش هیچ کاتێ نەبێ موچە بووە و نە کێشەی موچەی هەبووە هەتا ئەگەر شەڕ نەکردایە دژی حکومەتەکانی عێراق و حیزبی بەعس و ئەمانە پارەیشی ئەدایتێ ژیانیشی دابی نەکردی و هیچ کاتێ کێشەی ئابووریشی نەبوو لە حقەتە ئەگەر ئەم سەردەما مقیاسکەین بۆ سەردەما وەکو چۆن ئێسا سەرۆک کۆمارەکەتان کوردە و لە بەغایە وەزارەتی نازانم خارجی بەدەست کوردەیە و پەرلەمانتار و ئەلەم بابەتانە لە زمانی حیزبی بەعسیشە کوردێک جێگری این بووە سەدام حوسێن بووە مەجلیسەکانی عێراق پڕ بووە لە کورد ئەو گۆڤار و ڕۆژنامانەی کە لە سەردەمی حکوومەتی بەعسا دەرەچوو لە دوای 91 و تاوەکو ئێستا بە هیچ جۆرێک دەرنەچووە خۆشەویستە پارتی وێشێتی یەکشت نییە لەو کۆمەلگای ئێمە ناشرین و نابوتیان نەکرد بێت بڕۆن تەواوی ئەدەبیات و کاری هونەری لە دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا کە 30 ساڵەکە هەڵ بدەنەوە هیچی ناگاتە ئەوەی کە کۆمەڵێ بابەت کە لە گۆڤاری بەیان و گۆڤاری کاروان و ڕۆژنامەی هاوکاری ئەمانە بڵاو بووە باشە یعنی دنیای ئەدەبی ئێمە دنیای هونەری ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بە تەواوەتی وشکی کردووە هێشتا سەردەمی زوو باشتر بوو لانی کەم ئەدەبی بەرەنگاری هەبوو لە بەرامبەر بەعسی ئەمانە ڕائەوەسایت و قسە و باسی خۆت دەکرد ئێمە کێشەی خاک و کێشەی کەرکووکمان هەبوو نە کێشەی موچە جەنابی پارتی وێچێتی و پاشان هەموومان نەزانین خەڵک کێشەی موچەی نەبوو ئێوە هاتن و سوار شاخی گایهار بوون وتان ئێمە یین ئابووری سەربەخۆ ڕاگەێنین ئەی ئێستا ئاشی هەورامی لەکوێیە زەحمەت نەبێ یان یاریەکەی تەواو بوو ئاشتی ئێسەش بڕۆ مقابلەی هەیە بیخوێنن گوێ لێ بگەن عەزیزان ئەڵێ ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەو دەرەکەین و ئەیفرۆشین ئەی لەکوێ بۆ پارەکەی وچی بەسەر هاتوو کەچی تازە بە تازە یەکێتی و پارتی هێن درۆکن ئەڵێ لە 2014 مالیشی پارەی بڕنەوە ئێمە بۆی دەستگای نەوتمان کرد بۆ درۆکن کاکشە لە ساڵی 2009 هەموو کورد ئەمەی بینیوە مەسعود بازانی و جەلال تاڵەبانی بەیەکەوە سوکانی نەوتەکەیان ئاوا گرتووە و بایئێن و وێنەیان لێگرتووە بۆ مێژوو و لەو سەردەمەوە پارەکەیشیان دزیوە خۆ وێنەکە هەرماوە تاڵەبانی مەسعود بازانی بەیەکەوە سوکانەکەی بایەن و ئەلەسا شانازەیەکە نەوتە فرۆشن هەرچەندە ئەوەندەی کە ئێمە ئاگادارین لە 2002ەوە نەوت دەفرۆشن
ساڵ بە ساڵ ئەم نەوت فرۆشیە زیادی کردووە. خۆ لە 2014 بەغا موچەی کەم کردوتەوە، ئەی پارەی ئەو هەموو ساڵ لە کوێ بۆ زەحمەت نەبێ؟ هەموویتان بۆ خۆتان دزیوە، هەمووتان دابش کردو بەسەر خۆتانە. تازە بە تازە قوبات تاڵەبانی ئەڵێ ئەگەر شکستی ڕێکەوتن لەگەڵ بەغایە بوو، ئەگەر شکستی خوارد ئەوە من دەست بەرداری پۆستی جێگری سەرۆکی حکومەت دەبم و ئەگەڕێمەوە ئەمریکا. ئەی لە کوڕەکەیدایە نازارەکەی دادەهێرۆ نازەکا بەسەرمانە. جا ئەگەڕێتەوە بگەڕێنەوە تۆ چیت کاک، تۆ کابرایەکی هاتی بەس ئەدزی، تۆ چ خێرێکی بۆ گوردە بۆ قوبات تاڵەبانی زەحمەت نەبێ؟ وەرە یەک خێری خۆتم بۆ کورد پێ بڵێ زەحمەت نەبێ، هەر خێری خۆت و بنەماڵەکەشم بۆ کورد پێ بڵێ زەحمەت نەبێ، پەنجەکە بە چاومە اینجا. ئەیلەوە یعنی کەسانێ لە ئەمریکا و بەریتانیا بڕۆنەوە لێ ببن بە ملیارد و پارە بدزن، ئەمە منەتی هەیە بەسەر خەشکا بکەی بڵێ وەڵام من واز لە پۆستی جێگری سەرۆکی حکومەت دەهێنمەوە ڕۆمە بۆ ئەمریکا؟ ها؟ ئێ تۆ ئەگەر نەهاتی تایە بۆوێ چییە بوو ئێستا؟ هەرچەندە ماناکانی ئەم قسەیە بۆ ئینسانی عاقڵەوە یەکە، هیچ شتێک ئێوە نابەسێ بە خاک و بە نیشتیمانەوە، هیچ شتێک ئێوە نابەسێ بە گەلی کوردەوە. تۆ هاتیتە سەر حازری، هاتووی پارە پەیاکەی، قسەکەی تۆ ڕێگماناکەی ئەوەیە ئەڵێ ئەگەر من مەسئول بم و پارە پەیاکەم و پارە بدزم ئەوە ئەمێنمەوە، ئەگەر شکست بخۆم و بیدۆڕێنم ئەوە ڕاکەم و ئەڕۆم بۆ خۆم پارەکەمە خۆ. واتە ئێوە ڕۆحی ڕاکردن و بیری ڕاکردن و بەرنامەی ڕاکردنتان هەیە هەمیشە، بۆیە گوێ بە وڵاتە نایەن هەمووی وێران و کاول بووە. من لێرەوە ڕووی دەمم لە قوبادۆ پێی ئەڵێم تۆ هیچ نیت، بەڕاستی تۆ هیچ نیت. تۆ ساڵانێکە مەسینە هەڵگرێکی بێباک و بێمانای نێچیر و مەسول بازانیت، هەرچی بێڕێزیە پێ دەکرێ قبوڵ یەکەی، هەرچی سەرشۆڕیە قبوڵ یەکەی، تەنها و تەنها بۆ ئەوەی کە بتوانی پارە زۆر پەیدا بکەیت. و ئێستا خۆشت و هاوسەرەکەیش خەریکی کاری بازرگانی و پارە پەیاکردنن. هەمووشمان ئەو ڕاستیە باش ئەزانین، خۆش باش ئەو ڕاستی ئەزانی. ئەگەر کوڕی جەلال تاڵەبانی نەبوویتایە هیچ لە فەرفرۆشێک ئامادە نەبوو کە تۆ بە شاگردیش ڕابگرێت. باشە هەموو کورد ئەم ڕاستی ئەزانێت. چونکە کەسانی وەکو قوبات خۆیان مێژویان نییە. ئێستا جەلال تاڵەبانی مێژووی هەیە، چونکە جەلال تاڵەبانی خۆی مێژووی بۆ خۆی دروست کردووە، بەڵام پاگەڵی جەلال تاڵەبانی مێژووی نییە. هین قوباتی تاڵەبەتە پاگەڵیشە، بەڵام واسەکەمان قوباتە، قوبات بۆ خۆی هیچ مێژوویەکی نییە. لە تەمەنی ئەمانەیە یەک ئارەقیان بۆ کورد نەکردوتەوە، چەقالەیەک زیبکەیەکیان بۆ کورد نەتەقاندووە. ئەمانە خۆشەویستە. باشە تەنها و تەنها هاتووە سوار مێژووی باوکی بووە کە جەلال تاڵەبانیە و خەریکی پارە پەیاکردن ئەمانە. بۆیە هەر پیاوێ هەر ژنێ کە خۆی هیچ نەبێ و خۆی مێژووی دروست نەکرد بێ و ماندوو نەبوو بێ و هاتبێتە سەر حازری و باو باپیرانی بۆیان دروست کرد بێ، ئیتر ئەوانە هیچ نین لە ڕاستیە، ئەوانە ناتوانن مێژوو بنەخشێن. بۆیە کەسانی وەکو قوبات تاڵەبانی وەکو ئەو ڕانە گۆشتە وایە کە بە قولابی قەسابێکەوە هەڵێ واسی و نافرۆشتێ بۆ گەنەکە لە دوایە فڕێدن. بەڕاستی ئێوە ئایندەتان هەر ئەوەیە. پاشان ئێوە هەمیشە لە بینی هەولێر و بەغایەن و ئەچن، دەسەڵاتی ئێوە چییە زەحمەت نەبێت؟ بڕواتانە بێ عەزیزان، ئەو یەکێتیە و ئەو گۆڕانە بچووکترین دەسەڵاتیان نییە لە بڕیاری سیاسی لە هەولێرە. باوەڕتان هەبێت هەرچی بڕیاری سیاسیە چاک یا خراپ بنەماڵەی بازانی خۆیان ئەیدەن. باشە جا ئێستا کێشەیەکی تر زیاد بووە بۆ بینی یەکێتی و بۆ بینی بنەماڵەی بازانی. باشە چونکە بنەماڵەی بازانی لە مێژووە یەک قاعیدەیان هەیە، ئەم بنەماڵەی بازانیە ئەڵێ جگە لە ئێمە کە خائینین نابێ کەسی کە خیانەت بکە، جگە لە ئێمە کە دزین نابێ کەسی کە دزی بکە. یعنی بنەماڵەی بازانی خیانەت، دزی، نیشتیمانفرۆشی، تاڵانچێتی، کورد کوشتن، هەموو ئەمانەی بە بارمتە گرتووە ئەڵێ ئیلا ئەبێ خۆم بم، نابێ کەسی تر بێت. هەر لەبەرەوەیە ئێستا کە یەکێتی لەگەڵ تورکیایە خەریکی کاری بازرگانیە. باشە لە مەرزی بازرگان هەیە، ناوی هەر مەرزی بازرگانە، لێوە یەتە ئورومیە، لە ئورومیە یەتە مەریوان و لێوە یەتە یابانە، یەتە باشماخ و لێشەوە پێچەوانەوە. یەکێتی ئێستا لەگەڵ تورکیا خەریکی کاری بازرگانیە کە پارتی ئێستا ئەم کێشەیە هەیە.
عزیزان من لێرەوە بە ئێوە ئەڵێم دەست ڕۆیشتوانی یەکێتی لە کەرەسێمایی دەستیان ئەڕوا شەوانە لە مەرجی باشماخ و لە قاچاقچێتی لەگەڵ تورکیایە 8 بۆ 10 ملیۆن دۆلار ئەخەنە گیرفانیان ئێوەش نانتان نییە بیخۆن باشە 8 بۆ 10 ملیۆن دۆلار هەموو شەوێ ئەمانەی خەنە گیرفانیان و ئەو ڕێگا بازرگانی لەسەر حسابی پەکەکە کرا چکە پەکەکە وتی ئێمە لەگەڵتان ڕێیەکەوین ئین عەفو تورکیا وتی ئێمە لەگەڵ یەکێتی بێ ڕێیەکەوین ئەو ڕێگەی ئەکەینەوە بۆ کاری بازرگانی تەلەڤیزیۆنەکانی سەر بە پەکەکە داخن ئەوە بوو هەرچی تیڤی و مێدیایی پەکەکەیە لە باشووری کوردستان و مەنتیقەی سێوانیە هەر هەمووی داخرا و کۆتایی پێات ئاوا مامەڵەیەکەن لای خەتا بۆیە ئەو لینکی بازرگانیە کە یەکێتی لەگەڵ تورکیای هەیەتی پارتی زۆری پێ ناخۆشە پێی ناخۆشە کە ڕۆژانە ئەمانە 10 ملیۆن دۆلار پێ ئاکەن شەوانە ئەڵێ بە هەر بۆ خۆم بێ پارەکە ئاوایە یعنی شەڕ لەسەر ئەم مۆزوعانە جاریکەکەی وتم کاتی عەلی حەمەساڵح واقەواقەکە و داوای باسی قەچاقچێتی مەرجی باشماخ و ئەمانەکە تەنها لەسەر داوای پاراستن و پارتیە باشە ئەمەیە یعنی شەڕەکە سەر پارەیە بەڕاستی نایانێ ئەم هەموو پارەیە بچیتە گیرفانی دەست ڕۆیشتوەکان یەکێتیە لە سێمانی باشە بابەتەوە جارێک خەریکی گۆڕانەکە بە کە عومەری سێ عەلی ڕۆیشتووە بەلای کاکە حەمەی حاجی مەحموود لە گوڵەخانە ئێستا بووە بە باڵی ڕاستی حسک گۆڕان ئاوای لایەتەوە باشە کاتی خۆشی ئەوە من بووم وتم ئاواتی شێخ جەناب بایە قوشە خۆشەویستان جا ئەو ئاواتی شێخ جەنابە بایە قوشە لە هەر شوێنێکا ببێ ئەو شوێنە کاولەکە خۆشەویستان لەو کاتەوە ئەو بووە بە وەزیری ئەم ئابووریە نازانم چییە وەزعی کوردستان ئەو نەی کە شێواوە چونکە هەر تەبیعەتی وایە بەڕاستی و کابرا ئێسش کە لەم ڕۆژانە باسی سێ موچەیە کرد ئەوە طبعا یەک تورنان موچە بە خەڵک تەنها ئەڵێ ئەم سێمانش پاشەکەوتەکەین یەک ساڵی ڕابردوو 4 موچە بە خەڵک دراوە لە کوردستانی باشوورە بەدرێژایی ئەم مێژووە ئێوە فێڵتان لە خەڵک کردووە لە بنەماڵی بازانیەوە بۆ نمونە بە تایبەتی لە یەکێتیەوە لە برای مەحمۆوە لە نەوشوام سەفاوە هەمیشە فێڵتان لەو عالەمە کردووە باشە دەیان ساڵ ئێوە شەڕی بنەماڵی بازانیتان کرد دەیان هەزار کوردتان بە کوشتار ڕۆڵەی خەڵک ئەتان و بنەماڵی بازانی خێڵە چییە ئەمانە تەوریستی سیاسین ئەمانە دواکەوتون ئەمانە کۆنەپەرستن نەتیجەکەی چی بەسەر هات خۆشتان بوونەوە بۆ جەلال تاڵەبانی کوڕەکانی خۆی هێنا نەوشەوان سەفا کوڕەکانی خۆی هێنا هەمووتان بوون بە ملیاردێر و شاهانە بۆ خۆتان ئەشی باش هەمووتان ئاواتان کرد باشە لە ماوەی 6 مانگی ڕابردووە بۆ ئاگاداری هەموو لایەکتان کوڕەکانی نەوشەوان سەفا بە قاچاقچێتی نەوت عەفو قاچاقچێتی ئاڵتون واتە زێڕ لە بینی تورکیا کوردستان لوبنان نازانم ناویشی ئەم وڵاتە عەرەبیەکەی تر قەتەر و نازانم ئەوەی تر باشە لە ماوەی ئەم 6 مانگە خۆشەویستان جارێ 18 ملیۆن جارێ 13 ملیۆن دۆلار بەس پارەستە گیرفانیان بە قاچاقچێتی ئاڵتون باشە ئەبێ دابنیشە خەڵکیش ئێشتا بڵێ بەخوا ماشەڵڵا ئەوانە پەپولن کەسێکیانەیە بە ناوی حەمەی خەلیفە ئەو سەرپەرشتیەکە خۆشەویستان کوڕەکانی نەوشەوان سەفا لە ماوەی 6 مانگە بتوانن 2 کەرە ئەوەندە دۆلار بخەنە گیرفانیان خەڵکیش نانەبێ بیخۆن کوڕەکانی تاڵەبانی هەر بە هەمان شکل هەموویان هەر ئاوە دەی تۆ لە بەرامبەر ئەمە چی ئەڵێیت بە ڕیفراندۆم مێشی ئێمەی بر بنەماڵەی بازانی کوا هیچ لەلایە باسی ئەوەیەکەن کە گوایە ئەمانە زۆر کوردن و کوردایەتی و قەواری هەرێمەکەمان و بەخا ئەمەیە و بەخا ئەوەیە کەشی بنەماڵەی بازانی لە بەخا شەڕی ئەکرد لەسەر ئەوەی کە بە فواد حسین ببێ بەسەرەوە کۆماری عێراق نەک بەرهەم ساڵح باشە شەڕەکە لەسەر ئەوەی کە لە بەخایە زۆرترین کورسی هەبێت ئاوا کڵاوەکەن سەر خەڵکی کوردستان خۆشەویستە یەک دانە کورد وەکو پەرلەمانتارەکان کە ئێستا هەندێکیان هەن باس کۆمەڵی ماوەس و کۆمەڵی قساکەن لە بەخا ئەڵێن ئەوانە خائینن ئەوانە لەگەڵ بەخایان و ئەوانە عێراق چێتیەکەن و ئەوەکەن و ئەوەن بەڵام خۆشیان هەمیشە بە تایبەتی بنەماڵەی بازانی وەکو سەگ ئەپارێنە لە بەخا بۆ ئەوەی پۆستێکیان بدەنێ باشە ژێربەژێر جاسوسی بۆ ئێرانەکەن بۆ عێراقیەکەن بۆ تورکیایەکەن بۆ هەموو دنیایەکەن بەڕاست باشە چەندین بەڵگەنامە هەیە کە مەسعود بازانی تا ڕووخاندنی حکوومەتی بەعەس ئیشی بۆ حکوومەتی بەعەس کردو ئاوا ئیشەکەن
کەسی سیرەکەم خۆشەویستان لەم ڕۆژانەیە قوبا تاڵەبانی هاتۆتەوەڵێ ئێمە ڕێکەوتنمان کرد لەگەڵ بەغایە باشە لەسەر چی ڕێکەوتن قوبا تاڵەبانی زەحمەت نەبێ ئەگەر لەگەڵ ئەوانەی بەغا ڕێکەوتن بۆچی هەر لە بەغا ڕاتان نەگەیاندن ئێمە لەسەر ئەم خەڵەنە ڕێکەوتوین ئار نەوت ڕادەستی بەغاکەن ئێوە ئایا داهاتی نەوت ڕادەستی بەغاکەن ئایا ژمارەی فەرمانبەران و پێشمەرگە و ناسانم ئیدارەدانی کێڵگە و نەوتیەکان و هەموو ئەمانە و سنوورەکان و قاچاقچێتی و فڵان و فیسارەکان هەموو تەسلیمی بەغایەکەن ئایا هەموو ئەمانە لە یاسایە لەو ڕێکەوتنەیە جێگیر کراوە ئایا ئیدارەدانی خاڵە گومشیەکانتان چۆنە بێ زەحمەت نەبێ کێشەی گرێ بەسەر نەوتیەکانتان چۆنە بێت ئایا بەغا چی وەرەگرێەوە ئێوە چی ئەگەنەوە پێچوانەکەشی هەر بە هەمان شکڵە ئێوە بۆ دوور لەگەڵ ئەم خەڵکاکەن تاکەی ئێوە ئەم هەموو دوێ لەگەڵم عالەمەیەکەن خۆ خەڵکی تر ژیان و گوزەرانی نەما بەدەست ئێوە تاکەی یعنی ئێوە کۆمەڵێک قاچاقچی لە ژێخۆسا یەکێتیش نەماوە خۆشەویستانیان پارتی نەماوە ئێستا لە کوردستانە حیزب نییە یەکێتی پارتی گۆڕان نازە ئەمانە هەمووی سێش قاتەی خاڵین کۆمەڵێک خەڵک لە پشتیانەوە ڕاوەسەڵن بەو ناوانەوە لە ژێر ئەم چەترانەیە خەریکی دزی و تەڵانی پارەکۆکردنەوە و تەواوی شتێکی لارێنێ بنەماڵەی بارزانانی گوایە دژی بەغایە خۆشەویستان باشە بەڵام بڕۆ سێری ئەدەبیاتی پارتی و بنەماڵەی بارزانی بکەن هیچ هێزێک نییە لە کوردستانە بەقەی بنەماڵەی بارزانی سازشکە بۆ حکوومەتی عێراق باشە هیچ هێزێ نییە بەقەدەر ئەو شەڕکە لەسەر پۆست لە بەغایە یعنی ئامادەن شەڕی ناوخۆشکەن لەسەر پۆست لە بەغایە باشە بۆ پۆی سەرۆک کۆماری بۆ وەزیری وەزارەتی خارجی بۆ ئەمانە چی نەکرد بۆ هەرچی پۆستە بنەماڵەی بەرزین چێکە لە بەغا باشە ئێسش بنەماڵەی بازین لە ژێرەوە نۆکرایەتی سنە و نۆکرایەتی ئێران و نۆکرایەتی شیعە و ئەلەم بابەتان ناکەن باشە هەتا قاسمی سلێمانی کوژرا مەسئول بازای نۆکەری بوو پێڵایی بۆ جوت دەکرد باش نییە ئەمانە ئاوا کارەکەن کەچی تڕۆیەکی وەکو مەلا بەشیر باشە کە ئەڵێ گۆشی لاڕانی خۆتان خۆمان ئەخۆن لە منەتی بەغا باشترە ئاخر هەی مەلای مێزە فرۆش ئاخر هەی قورئان فرۆش آخر هەی دین فرۆش آخر هەی ئابڕوف تکاو آخر هەی سی خوڕی پاتی و بنەماڵی بازانی تۆ خۆت لە بەغا مانگانە $1 وەرەگریت ئەی خەتە گیرفانتەوە هەموو ئەمانە حەپەلوشەکەیت بەڵام بۆ مناڵی فەقیر ئەڵێ گۆشی لە ڕانی خۆتان بخۆن ئەگەر زەڕەیە شەرەف و ناموسە هەیە مەلا بەشیر وەرە شەقی هەڵە لە موچەکەی بەخات و وەری مەگرەوە بگەڕەوە بۆ هەولێر ئەگەر زەڕێ ئەخلاق هەیە ئەگەر زەڕێ شەرەف هەیە ئەگەر زەڕێ ئابروت هەیە بەڵام شوێن بە ئیلاهی نیتە بەو قورئانە تۆ خوێنوتە نە شەرەف هەیە نە ئەخلاقی نە کەرامەت هەیە چونکە خۆ لە بەغا مانگانە لانیکەم 25 تا 30 ملیۆن زیاتر تۆ دینار وەرئەگری کە ئەکاتە 30,000 40,000 دلار پارە وەرەگری ئێشتا دانیشی تڕەتڕەکەی دوو لە ڕووی جەماعەت باسی ئەوەیەکەی وەڵا گۆشی لە ڕانی خۆمانە خۆین باشە تۆزێ شەرەف بۆ ئینسان باشە تۆزێ ئابڕوو بۆ ئینسان باشە بەڵام ئێوە هیچتان تیا نەماوە بەڕاستی هیچ دوو ڕۆژ ئیدعایان کەوتان نێچیرەوان بازانی ئەڕوا واژۆکە لەگەڵ بەغایە ئەی بۆ نەچوو نێچیر ئەزانە ڕێکەوتن نەکراوە ئەزانەیە کە خوبا درۆ کات ئەی چۆن بۆیە بنەماڵە بەزانە خۆیان ناچن یەک هەلوچیان داناوە قوبا تاڵەبانی هەردەقە نادەکەی ڕاکە تۆ چیت بە قوربانە تۆ چی کاک تۆ چیت کاتی خۆی لە کوردەواری قسەیشیانە کرد ئەیان و ئەگەر پیاوێ زۆر بێ نرخ بووە ئەیان و کڕەوەکەی پیاوە کاکە خۆ ژن میسکە لەبەری هەڵناسێت بەخوا قوبا تاڵەبانی ژن میسکە لەبەر تۆ هەڵناسێت ئیتۆ ئەی بۆشی کاکە تۆ چی دانیشی مانگانە دەمن دوان لە بلەمای بەزەوەرگی بۆ نۆت فرۆشی و دانیشی قسەی خۆڕ بێن و بڕا لەگە بەقار ڕێکەوتن و ڕیشێکی ئاوا لێ کردووە لەم بابەتانە هیچ نیت تۆ بەڕاستی کاکە ئەمە یەکێکەکەتانە ئەمە حاڵەکەتانە ئەمە ڕێکەوتان لەگەڵ عێراق و لەگەڵ بەغایە ئەمە هەرێمەکەتانە کە هەیە ئەمە حیزبەکانتانە کە هەیە چاوەکەم ئێمە هەمووتان ئەناسین چۆنە جاتۆ سێری ئەمێکی تێ بکەن لە گەرمیانە خۆشەویستان ئەمە هەر بۆ پێکردنی ئیباچەکەم بۆ هەر بۆ پێکردنی خۆشەویستان کابرایەکەیە لە گەرمیانە ناوی حەمەی حاجی فایقە خۆشەویستان ئەم حەمەی حاجی فایقە مدیری شۆتەی گەرمیانە خۆشەویستان ئەندامی سەرکردایەتیش ئەمە بە جۆرێک گوندەیە حساب بۆ یەک زەلایمیان ناکە عەزیزان باشە نەوشیوان ئەحمەیەکەیە مدیری ئاسایش و ئەندامی سەرکردایەتیە پۆڵا هەیە کوڕەکەی سیروان تاڵەبانی ئەویش کە مەسئولی مەڵبەندی گەرمیانە و وەسەرکردایەتیشە
وأم حمي حاجي فايقا عزيزان وخوشويسان حسابي يكتر توري دشي كلال بو يكشيان ناكا باشا خوشي بيه هر أواكا براسي يك بيريش اندشونيكا بيري هالكني أبي حمي حاجي فايقا داربي أجنا أواني كهجنين باشا كاكا أما يشيتي لم روجانيشا شو بلاماري جلال الشيخ نوريا قائم كلارا جاره باسی نکن نکن باسی اوی که مدیر عام مشتکن پلاماری همیان نیا و خوشی بیسان همه چیزی که کس به کس نیا بس اتوان که خلق هات سجاده تق في شكل في وبلين اما اخلاق واتوارو هنا كان وازن بوجه بجيبه وبوجه بجناب كاكجين براسي بوجه بجناب اما باسا كما سقوا طلباني بينو برو بخو علم بابتنا كوتاي هاتو اشين يسار بر وبري بوليس سليماني اسر الشيخ تاعها واي لم بوغناوا خوش ويسان اي هوا لم بوغناوا او اسو او بوغوش خوش ويسان شلكاوي لي اشوري باوكن الرو يشيتي تو تشوك دو بمديري شرطه سليماني اي هاوار برا الرو ازمي بياوا على كاكا بياو دزناكوي على كاكا جن دزناكوي على كاكا بشر دزناكوي على ايو بوشي عشان اقرن حتى خلطينا ومجتمع به عشان بوسي ايني باش يجي ايو بوشي واكن براسي متيناك يعني لم شارع كالسيمانية لم قرميان وكلار وقلاد زوراني وبي أمانة يعني يحبي أو دسناكوي كتوزي أخلاقي سياسية ببين ديكن با هين با سلوكي بوليسي سليماني يعني دسناكوي براسي أزمية ها إلا أشو شرطها إخوة بتنقريبو خاتي بيغمان طبعا عزيزان وخوش ويسان ام اسوي شرطها كيسان مديري شرطه سليماني شكل لهر انسان اشي بيسا كان لكم القايه ما خوش ويسان يشتي ابي باشو راسي بزاني نقب اسوناتو مايا بركو اول ديك الرسوا ابي خوش ويسان لداخي ام اسويانا خلكان يكا يشتي شان خوش به يتركان ليشتي ببو اقدايتا اول ديك الرسوا ابي من برشارة نيشتية كمولها وصلوك كانوا لهرها متانكم هر براسي شارشي وكو سيماني ميجوكي شاني اويا اسو بري وبريبي ها تو وجدانتان براسي او شارة شاني اويا خوتان دس خنا سوي وجداني خوتان اقل امنتان ما توزي براسي عزيزان سليماني شاري شاران يعني منطقي تيانية تو بري بوليسي شاركت لاني كم أبي خاوني كومولي أخلاقي سياسي مسكم كساتي هبي شو زانم خاوني شخصيتي بي كسي بكيتر إنسان حسابي لسركا أهلا بابتانا برام أمريك بيشوانا كيتي عزيزان أما تشيئي وهنا وتانا بو خرشي أو شارع جا همو ما لبير ماني عزيزان او كاتيك لقل مسؤول بازاني اقسيك لقل مسؤول قسياك اللي كاتي كوروناكا ايوت شوني قورم باشي قورم كاق مسؤولي برز قورم داشي كدو بيق ماسا وكدن بوي كوري الا الله هو بوي خوش ويستان باشنيه لدوايشا لرقيت شوركا كانوا خبريان بويام شوبوا الناميكي نسيبوا نامك بشفهي بابلن نادي بو مسؤول بازاني وتبوي اقاي لين بيتو شنك يعني درم كان لما ديري الشرطه السيماني هي دارم كاقاي لين بيو نهي من درب كريم يعني المديري الشرطه السيمانيه بياي مسؤول بازانيه وجاسوسي بو مسؤولك وايش بو مسؤول بازانيك خوش ويستا هل لدواي اقسانا يكم إيشي مسؤول بازاني أو أبو بوسي خري بوكا يقوانا شي 2020 شازي بونادو بو خوي اسا كيفي بيوكا الاستيماني جاورا بري شاري بي بلام جاسوسي بكي بو باراسني ومسؤول بازاني لس حسابي أو خلق الدعموية أو شارع خوشي بيسا من بيشيتين الشيمانية لهم لمني ببيسن خلقي سليماني رقيان لو كابلايا كاكيجان باكورتي وبكرمانجي رقيان لو كابلايا چونکە ئەم کابرایە تا ئێرەی بە خوێنی خەڵک سوورە بە تایبەتی لە حەفەی شوباتە باشە ئێستا هەر خۆشی نییە ها ئەم مۆزوعانە ئێستا شەڵا هەر خۆی بووە هەفتەیەک بەر لە ئێستا کوڕی ئەم ئاسۆیە کە ناوی ئارانە بەسەرخۆشی شەڕێکی کرد هەڵەسێ کە شەڕەکەی کردووە بە تەلەفۆن داواکە لە هێزە ڕەشەکەی کە پۆلیسی سەر بە باوچێتی ئەم هێزە ئەخاتە گەڕ ئەیبا بۆ دیفاع لە خۆی باشە
ئەمان ڕۆشتون بەبێ ئەوەی بزان ئەم دوولانی شەڕەکانیان تاوانبارە ئەوانەی کە شەڕیان لەگەڵ کوڕەکەی ئەم ئاسۆیا کردووە لەگەڵ ئەم ئارانە کردووە ڕێک هەمویان پێچاوەتەوە بە دنیا. اینجا هەساوە چی کردووە؟ هەساوە هەموو کامێراکانی ئەو دەوروبەرەی پێچاوەتەوە بۆ ئەوی لێکۆڵینەوە نەکرێ نەزانن کە ئەم هێزە بۆچی چووە و کوڕی ئاسۆ چۆن نەتوانێت هێز بەکاربێنێ لە بەرامبەر شەڕێکی خۆیان کە لە شێجادەکە کردوێتی. بەڵام برادری خۆم لەو ناوا بووە ڕێک و پێک بە ڤیدۆ بۆی کردوم و ڤیدۆی شەڕەکەم لەلایە ئەگەر یاساتان هەیە و شتان هەیە من ئامادەم ڤیدۆکەتان بۆ بنێرم لێکۆڵینەوە بکەم بزان ڕاستەکەم یا درۆکەم چکە من بەڵگەکەم لەلایە بە ڤیدۆ کە من بڵاوی ناکەم ئەو شتانە بەڵام لامە ئەمە لایەنشی. عزیزان منطقیتیانی سیارە حیجز بێت سیارە حیجز بێ سیارە لای مدیریەتی شوڵتەی سلێمانی واتە ئەو سیارانەی کە تاوانیان پێکراوە شتیان پێکراوە گیراون خاوەنەکانیان و حیجز کراون ئەمانە بەڵام ئاسۆ لای خۆی دایناون و ئیشیان پێەکە یەکێکیشیانە بەدەست کوڕەکەیەوە سیارێکە بە ناوی سوناتایە شتێکی وایە بەخوا من شارەزای ئەوانە نی بەڕاستی بەدەست کوڕەکەی توێش بەخۆی پیاسی پێوەکە کە سیارەی خەڵکە سیارەیە لە حیجزایە بەڕاستی. باشە زۆربەی نادیەکان باڕەکان مەلهاکان قومارخانەکان لە سلێمانیە ئەمە ڕێگەی پێداون تەنها و تەنها پارەشیان لێ وەرەگرێت. باشە یعنی ئەگەر کیژۆڵەیە ماچێ با لە سلێمانی ئەبێ پارە با بە مدیری سلێمانی نا ماچەکە نابێ بدا ئەبێ پارە با بەو ئەبێ ئەو بەشەکەی وەربگرێت. پارە لە قومارخانەکان و قوماشەکانیش وەرەگرێت لە مەلهاکانیش پارە وەرەگرێت. پۆلیسی تایبەتی داناوە لە سەرچنارە کە ناوی وەرزێرە باشە بۆ ئەو مەلهاوشانەی کە هەیە ئەبێ پارە بن سەری خۆیان بقەبڵێنن بۆ ئاسۆ بۆ ئەوەی کە ئیشەکانی خۆیان بکەن. دێوە مدیری شوڵتەیە بڕۆ هەرچی تەجاوز هەیە بیکە بەس پارە بدە بە ئاسۆ ڕەوایە بەڵام بۆ خەڵکی فەقیر دیوارێ هەڵچنێ ئەی ڕوخێن دەبەرەی پارە نایەت یەکسەر مەفرەسێک ئەنێرێ ئەڵێ بی ڕوخێن دەبەرەوە تەجاوزە بەڵام پارە بدەیت ئاساییە. لما پێشوەیە جا طبعا عزیزا من هەچی هەواڵە خێرا پێمەگا کوڕی ئەم ئاسۆیە جایسە خۆشەویستان لە لایڤەکانی کا باسم کردووە کوڕی ئەم مەسئولوشتانە هەتا خۆیان باشم ئێستا بۆ نمونە مەلام سەفا لە مەسئول پیاوتر بوو مەسعود لە مەسئول پیاوتر بوو ئێستا بۆ نمونە جەلال تاڵەبانی سەد قات پیاوتر بوو لە کوڕەکانی بەڕاستی. باشە یعنی جەلال تاڵەبانی قسەی لەگەڵا کرا کاکە بەڵام ئەمانەی ئێستا هیچ قسەیان لەگەڵا ناکرێت. باش نییە هیچ قسەیان لەگەڵا ناکرێت. کوڕەکانی ئەمانە خەتەتن لە باوچیان کوڕی هەموو سەرکردەکان یەکێتی خۆشەویستان خۆیان ئێشتا باشن لە کوڕەکانی هە زۆر خەتەر و خەتەر ناکەن بەڕاستی. جارێ ئەم کوڕە هەر کوڕی ئەم ئاسۆیە ئەچێ پەلاماری مدیری ناحیەی بەکرەجۆیات لوقمانی ناوە پێم وایە پەلاماری ئەو مدیری ناحیەیە دوایی باوکی واتە ئاسۆ ئێوێ هێز بژوڵێنێ بۆ سەر مدیری ناحیەکە. باشە جا بەرپرسی ئەم هێزە ڕەشەی کەسەر بەمانە نەقیبێکە ناوی هاوکارە ئەم نەقیبە ڕێک دەڵاڵی تەواو سەرفی ئەم ئاسۆیە لەگەڵ کۆمەڵی ئاسەیتە پاریان پێیاکەن چوزانم ئیشیان پێەکەن هەموو شتێکیان پێەکە ئەمە تەنها پێنەی بەژەوەندی خۆیانە. دەی بە ویژدان عزیزان بەڕێوەبەری پۆلیسی شارێک ئەبێ وابێت بەڕێ ئێوە ئەبێ بەڕاستی وابێ بەڕێوەبەری شارێک بێ بە پێی یاسا ڕەفتارکە ئەبێ خاوەنی کەرامەت بێ ئەبێ خاوەنی کەسایەتێکی بەرز و بەڕێز بێ و ئەبێ بە یەک چاوسێری هەموو شتەکان کە ئەبێ کوڕەکەی بە ئەدەب بێ کچەکەی بە ئەدەب بێ ئەبێ کوڕکچەکەی تەداخل لە مۆزوعانە نەکەن ئەبێت ئەوە نەکەن. ئێستا کوڕی ئەم ئاسۆیە تەحکوم بە پۆلیسی شەوەکە بە عەرزی خۆی خۆشەویستە. باشە ئەوە جوێن بە من ناکرێ مەسەلەی ئێستا ئەو کرادرا ئەڵێ ئارا مەحمەد دایکی تۆ شیوالێ کردووە ئەوە ئەخلاقی ئێوەیە فعلەن مدیری شۆڕتەکەتان ئەمە ئەخلاقی ئەوەیە پەلامای دایکی خەڵکەیە پەلاماری ژنی خەڵک ئەی بۆ من قساکەم کاکە ئەی بۆ من هاوارەکەم کاکە لەبەرەوەی ئەمە کەلتوری مدیری شۆڕتەکەتانە خۆشەویستان. ئێستا کە تۆ ئەڵێیت مدیری شۆڕتەکە دایکی تۆ شیوالێ کردووە ئەوەی ڕەنگە خۆی بێ یا ڕەنگە کوڕەکەی بێ منتیقیتیان نییە مدیری شۆڕتەکە لەبەرەوەی کە من ڕێخەی لێگرم بێ لە لایڤەکە ما بڵێ دایکیان والێ کردووە یا دایکتم والێ کردووە کێشەکەمیش هەر ئەمەیە بەڕاستی خۆشەویستە کێشەکەمیش هەر ئەوەیە کە هەر بەڕاستی مدیری ئەم شوڕتەیە کەسێکە ئاوا بێڕەوشتە بەمانای کەلیمە
ئەوە تا پیاوەکانی بۆ مەنووسن ئارا مەحمەد مدیرش دایکی تۆشی والێ کردو خوشی تۆشی والێ کردووە ئەوە یعنی چی؟ یعنی ئەمە فەرهەنگی ئەمانە بەڕاستی یعنی هەر ئەو قسانێک هەیە سەلەف لە لایڤەکەما چاوم لێت و ئەی بینم و بە منی ئەڵێن ئەمە یعنی ئەخلاقی خێزانی و بنەماڵەی ئاسۆ شەقتەهایە ئەو کەلتورە سەخیفەیە بۆیە من دژیم لەبەرەوەی کەسێکە کە مەناعەتی نییە کە تۆ بەیانی تۆ بگرێت لە پۆلیسخانەکە سواری بێت تعدا لێ بکە ئەو ئاسۆیە مەناعەتی نییە وەکو بەعسیە کۆنەکان مەناعەتی نییە بەیانی ژنێ بگرێ بچێت تعدای سێکسی لێ بکە بڵێ تۆ گیرایی بە زۆر بنمونە ئاوایە خۆ من لە خۆ قسە ناکەم هەر ئەو جوێنانەی ئێستا پیاوەکانی ئاسۆی شەختەها بە منی ئەدەن قسەکانی من ئەسلمێنێ خۆشەویستە یعنی قسەکانی من هەمووی ڕاست و دەقیقە لە حەقەتە ئەگەر ناخۆ دایکی من لە کۆڕەوەکەوە بردووە ئەگەر چاکم یا خراپ منم بۆچی تۆ قسە بە دایک مەڵێ کەواتە ئەوە ئەخلاقی ئەوەیە ئەوە ئەخلاقی مدیر شۆڕەکەتە بۆیە من دژم بەڕاستی ئێستا ئەم ئاسۆیە دوو خانووی هەیە 200 مەتر 200 مەتری لە دەواازەی سیتیە کە نازانم چییە بڕۆن بزان تاکید کەم بزانەوەی ئەوانی تەواو تاکیدم خۆ باشە ئێستا خەریکی کردنەوەی ڤێلایەکی تری 500 مەتریە یعنی ئەی ڕوخێنێ و ئەوێ بیکە بە ڤێلایەکی گەورەی 500 مەتری بۆ خۆی ئەم هەموو پارە و سامانە ئاوا کۆیەکەنەوە ئاسۆ لە کاتی کەرەنتینەیە 170 یا 190 ملیۆن دینار لە وەزارەتی داراییەوە وەری گرتووە بۆ دابینکردنی پێداویستی بۆ هێزەکانی پۆلیس لە خواردنەوە لە دەمامکەوە لە دەستکێشەوە لە بەنزینەوە لە نەخواردنەوە لە هەر هەموو شتەکانی ترەوە بەڵامی یەکشتی دابین نەکردووە بۆ هەموو پۆلیسەکانی سلێمانی باشە بۆ خۆی حەپەلوشی کردووە ئەو پارەیە دوایش ئەوەندە زۆڵ بۆ خۆشەویستان چووە بە هەموو بەشەکانی وتووە وتوێتی بڕۆن نووساوە بنووسن بەڵام بە تاریخی کۆن بڵێن دەستکێشمانەوێ ئەوەمانێ ئەومانێ بۆی هەریکە پێیاکە یعنی ئەمانە تێرخواردنیان نییە خۆشەویستان ئەمانە تێر ناخۆن ئازیزانی من بەڕاستی تێر ناخۆن ئەمان باشە ئەجنا معقول نییە تۆ بیر هەڵکەندن قەدەغەیە کاکە حەیە عەلە سەڵا بە بکو بیسوم ئەڵێ بیرەکەندن قەدەغەیە لە سلێمانیە پارە بە پیاوەکانی ئاسۆ بیر هەڵکەنە بۆ خۆت باشە پارەش بەیە ناتوانیت باشە لە مێرگەپان ڕێگەی یا بڕۆ بیر هەڵکەنە لە ناو شار لە سیتەک لە هەموو شوێنەکە بەد پارە بدە بڕۆ بۆ خۆ ئەوە بکە باشە تەجاوزات هەر بە هەمان شکڵ بۆیە من کە ئەم قسانەکەم خۆشەویستان من ئەگەر شێخ ڕەزای تاڵەبانی بە شیعر ئەڕۆیشت نەیارەکانی خۆی ڕسوا کرد بەڵام من بە قسەکردن هەموو ئەوانە ڕسوا ئەکەم کە نەیاری خەڵکی کوردستان چکە نەیاری خۆم نین بەڕاستی ئێستا ئاسۆ کێشەی بۆ من نییە یعنی غەڵەت بەلام بە من هیچی نەکردو بەڵام بۆ خەڵکی کوردستان خیانەتکارە دەست بە خوێنە تعداکەرە تعدا لە ئابڕووی خەڵکەکە بۆیە من بەناو یەکەیەکە ئاشکێنم بەڕاستی کەسیش تەلەفۆنم بۆ نەکا بڵێ کاگارام کاکە ئەمە وایە و کاکە نای ئەومە بە من بەوە فێم لێ فێ من کە باسی مەسئولێکی دزی یەکێتی و پارتیەکەم سیرەکەم ئاچن ڕەفیقی مناڵیم ئەدۆزنەوە لە پێنجۆن ئاچن ئەوە دۆزنەوە کاگارم تخوا پێی بڵێ ئەوە نەکا من ڕەحم بە عەرز و ئاسمان ناکەم تەواو ڕەحم بە کەس ناکەم کاکە من نانخۆری کەس نیم تەواو هەر کەسێ پیاوی باش بێ لەسەر سەرم و لەسەر ئەو چاوانم هەر کەسێ حەسەکە کاکە یەکێتی بە پارتی بە گۆڕان بە ئینسانێکی شەریف بە ئەخەمە سەر چاوم تەواو یەکێتیت پارتیت گۆڕانی ئیسلامی کافری ئاتەئیسی جوولەکەی دز و درۆزن بی بەخوا وەکو مار پێتەوایە بەخوا واسە لێ نایێنم بەخوا واسە لێ نایێنم تەواو 30 ساڵە من ئێوە ڕسواکەم 30 کە بێنم هەر ڕسواتانەکەم تەواو پێش ناکەن نە بە گوێنتان نە بە سوکایتە نە بە حرمەتیکردنتان بە من بەڕاستی بێدەنگ نابم تەواو هاو سەرۆکی یەکێتی ئەمە ئاسۆکەتانە کاکە ئیتر نەتیشی بەسەرم عالەماکەن یەکێتی نیشیمانی ئەمە ئاسۆکەتانە کاکەژیان قسەکانی من هەمووی دقیقە هەر هەمووی ڕاستە تەواو بۆچی پێتان ناخۆشە کە ڕاستیەکان ئەڵێم ئەیزانم بۆیە هەمووتان کاکە ئارام باوان نەڵێ و ئەمە نەچون کە خەڵک گوێ لە من ئەگرێت تێگەیت خەڵک گوێ لە من ئەگرێت کاکەژیان کاکە خۆ من کاڵێم هاوسەرۆکێتیەکێ لاهوری شێخ جەنگیە کاکە
ئەرێ کۆمەڵی خەڵکێ خەڵکینە زۆر بەلامەوە سەیرە دانیشە لە کاگەڕا مەحموود بۆ باسی لاهور ناکەی بۆ باسی ناکە شوشتان بە عەسمانە بردو بۆ باسی نەکردو کاکەژێن من لایڤ نییە باسی لاهوری شەرجەنگی نەکەم بابەت نییە باسی نەکەم کاکە لە پێش ئەم لایڤای باسم نەکردووە تێ باسکردن چۆنە کاکە ئەڵێم کاک لاهوری شەرجەنگی مناڵی خەڵک مە کوژن و مەڕۆ بۆ تەعزیەکەی مەڕۆ بۆ بنم بۆ لای بنەماڵەکەی بۆ باسم نەکردووە کاکە لە دوای ئەوەش کۆمەڵی خەڵکەیە کە ئەم قسانە بە من ئەڵێن ئەچمە سەر لاپەڕەکەی خۆیان یەک پیاوێنتیانی یەک خەڵکی لاهورکە کاکە خۆ دوور لە ڕووی ئەوەی کە گوێ لەمە خۆ تێڵاتان تێ نەبڕاوە کاکە ئێوە بۆ ناچن دەمتان نییە وەکو من مۆبایلتان نییە فەیسبووکتان نییە پیاو نین ئێوە بۆ خۆتان ناچن قسە بە لاهوری شەرجەنگی بڵێن کاکە بۆ خۆتان ناچن یعنی ئێوە مرد نین پیاو نین چاوەڕێن بەس ئارا مەحموود شەڕی پارتی یەکێتی بنەماڵەی بازانی لاهور پاڤێڵ قوبات عومەری سێ عەلی کوڕی نەوشاسەفا یعنی هەموو شەڕەکان هەمووی حاجی مەحموود هەمووی ئارا مەحموود بیکا ئەوە چێن ئەوە کوا پێواتیتان زەحمە نەبێ کوان بەردایەتی ئێوە تۆ کە بمدا بنەڵێ ئارا مەحموود بۆ ئەوە ناڵێ و ناڵێ ئەی خۆ بۆ نێڵی زەحمە نەبێ پیاو نیت ها دەل پێو لە پێیانە ها ئابڕوود نییە ئەی خۆ بۆ نێڵی لاپەڕەت هەیە ڕسمی لاهوری شەرجەنگی دانێ پیاوەرە خوارەوە چی پێڵێ پێی بڵێ جەبانی بێشەهامەت بۆ نایکە ئەی زەحمە نەبێ ها بۆ هەمووی بە منەڵێ من سوورەی بەرلەشکرم ها من شەڕەکان هەمووی بۆ ئێوە بکەم و ئێوە لە پاڵە بۆ خۆتان بلەوەڕێن لەسەری ها هەر زەی نەفامینە سەرقاڕ ئەوە خۆتان پیاون کاکە کوڕەکانی نەوشەوان سەفا وتویانە وەڵا ئارا مەحموود پیاوی لاهوری شەرجەنگیە هەموو جومعە خوانشن بۆ لای باشە هەموو جومعە کوڕی نەوشەوان سەفا لەگەڵ پافێڵ و لەگەڵ قوبات و لەگەڵ لاهورە خەریکی شەراب خواردنەوە و دیژ لەمە خواردن ویسکی خواردنن باشە کەچی داوا بە مناڵێن کوڕی نەوشەوان سەفا هەردووکیان جاسووسی سەرفی پاراستن خۆشەویستان جارێ با کاتی بێت لایڤێکەکەمەوە سەر کۆمەڵی بەڵگەنامە بڵاوەکەمەوە کە کوڕی نەوشەوان سەفا 6 مانگ بەر لەوەی باوکیان بمرێ جاسووسیان بەسەر نەوشەوان سەفا کردووە بۆ پاراستن بۆ بنەماڵەی بازارین ڕاستەوخۆ خەتەکانیشم دۆزیوەتەوە کە خەتی جاسووسیەکان کێ بووە کە بەسەر باوکیانەوە کردویانە جاسووسیش نماوچیە بە باش بیزان باوکیان حاشای لێکردوون لە نماوچیە ئەوە باش بیزان با کاتی خۆی بێ هەمووتان بۆ باسەکەم عەزیزان و خۆشەویستان لەبەرەوە کەس بە من نەڵێت ئەمەوە نەڵێ ئەوە نەڵێ ئەوە نەڵێ من دژی هەموویان بوو کە ئەڵێم یەکێتی کێیە کاک یەکێتی لاهوری شەرجەنگیە پاڤێڵ تاڵەبانیە قوبات تاڵەبانیە شاناز ئیبراهیم ئەحمەدە فڵان هەموو ئەمانە کاکە خۆ کەسێکی تر نییە براشیم ئەم شەڕ چێ بە ئارا مەحمەدی فرۆشن کاک والله سەجارە وتووە بەیانی ئەو لاهوری شەرجەنگیە ئەو پاڤێڵ تاڵەبانیە ئەو نازانم چییە بێتە سەر شەقام بڵێ من دیفاع لە خەڵکەکەم نان بۆ خەڵک ئازادی ئاو بۆ خەڵک من دیفاعی لێکم من پشوێن لێکم خۆ لە کەس ناتەسە من کاکە بەڵام نایکن بەڕاستی لەبەرەوە ئەمە مدیری شوڕتەکەتان بوو کە ئاسۆ شێختەهایە مدیری ئاسایشەکەشتان پاشای ئارامی پاشای ئارامی کە وەسا حەسەنی گەچکار بڕۆ بزانێکە چی پارەی دزی بۆ خۆی کاکیشە باشە وەرە عەزیزان کاکە من درۆکەم برا من چاوم دەرەهات لە ساڵی 91ەوە یەک مەسئولی یەکێتی پارتی گۆڕان ئێوە پێم بڵێن پۆستێکی هەبوو بێ دز نەبوو بێت یەکدانم پێ بڵێن زەحمە نەبێت یەکدانم پێ بڵێن بە درێژایی 30 ساڵی ڕابردوو پۆستێکی باڵای هەبوو بێ لە پارتی لە یەکێتی دواییش گۆڕان یان هەمەی حاجی مەحموود یا عەبدوڵای برای یان هەموو ئەمانە یەکدانم پێ بڵێن دز نەبوو بێت یەکدانم پێ بڵێن پۆستەکەی خۆی بەکار نەهێنابێ بۆ دەوڵەمەندکردنی ئەم گیرفانەی خۆی و کەسوکارەکەی و بنەماڵەکەی دە پێم بڵێن زەحمە نەبێت بزانم هەیە بە ویژدانتان هەیە نییە ئێ بەخوا ئەو قسانەشی کە من ئەیکەم بە ویژدانم زۆربەتان لە من باشتر ئەزانن کە ئەم شتانە هەیە بەڵام بەشێکی ناوێ بڵێ من قسەکانی ئێوەکەم ئەی ناخۆ هەمووتان ئەزانن کاکە نازانن ها هەمووتان ئەزان یعنی نازان ئێوە 15 ساڵ 20 ساڵە بێت ئەم هەموو تەنکەرە فڕکەیە بۆ پێنجێن و بۆ نازانم گەرمیان و بۆ چێ یا برایم خەلیل و یا نازانم چییە تەنکەران نەچین هەوای تایە ئەی هەمووی نەوت نییە ڕوا ئەی پارەکەی بۆ چیە زەحمە نەبێ بۆ سەرانی پارتیەکەتی نییە هەر بۆ ئەوانە کاکەژێ ئەوە ڕێبازی حەملان چی دزیوە بۆ یەکێتی بۆ گۆڕان دزیوە باباش بیزانن چونکە من ڕێبازی حەملان خۆی پێوتم ڕێبازی حەملان تەلەفۆنی بۆ ئەم ئارا مەحمەد کردووە ئەوە من ماوم و ڕێبازی حەملانیش ماوە وتی کاگەڕام تۆ قسانە سەر منەکەی دەستی خۆش بە قەی ناکە ئەی بۆ چیا و نما و گۆڕان نایەرن یەک قسە دژی من بکەن ئەگەر گۆڕان ڕاستەکەوتی با یەک قسە دژی من بکەن بەڕەسمی
دێ بزانەکە هەموو ڕاستەکان دەرناخەم بەڵام یەک کەسێ نایان دژی ڕێبازی حەمنان قسەکە ڕێباز چی دزی کردبێ بۆ گردەکەی کردو بۆ چارمای کردو کاکە بەعاشکرا بە خۆمی وتۆرە پەنجاکەم بە چاویا بڵێوانیە باشە ڕێبازی حەمنان خۆی تەلەفۆنی بۆ من کردو ڕێبازی حەمنان باشە ئەوە با بچینە سەر چێ ئینجارە ئاخر بابەتمان ماوە ئەیش پیاوە بە حورمەتەکە بابە من حورمەتم هەیە وتی کێ پیاوە بە حورمەتە کاکە بەرهەم جا شێخ ڕەزای تاڵەبانی ئەڵێ قەد نەکەی ڕەفاقەتی تاقمی لووس ئەوەی تری ناڵێم مشکلە نییە قەی ناکە لەبەر خاتی ئەوەی ژێگرەکان دەیە کاکە جا هەر کەسێ لووس بوو لێ بترسە خۆشەویستە ئەو بەرهەم ساڵحا چونکە لە ئەزەڵەوە لووس بووە و ئێسەی سەری لووس بووە هەر بەڕاستی لەوانە بترسن خۆشەویستە ئەرەوە ئەم ڕۆژانە گوێنە بەرهەم ساڵحەوە بوو خۆشەویستان چەند کەسێک چوون بۆ لای لەوانەی یەکێکیان دادوەرێک بوو ناوی دادوەر عەلا و جەواد حەمید و ئەوانەی کەسەرێکی دەسەی دەستپاچی و ئەلەم بابەتانە بوو چوون بۆ لای بەرهەم ساڵح بەرهەم ساڵحی لە پێشوازیە دەستی کرد بە قسەکردن یەکێک لە قسەکانی ئەوە بکەیوت گرنگە کاراکردنی تەواوی ڕێکارە یاساییەکان لە ڕیشە کێشکردنی گەندەڵی و دۆزینەوەی سامانی بەتاڵانبراوی گەندەڵکاران برا ڕۆکە پێیژی بە حورمەتیت ئاخر پیاوە بە حورمەتەکە تۆ لەو ڕۆژۆ گەڕایتەوە بۆ کوردستان لەو کاتەوە کە جەلاتەڵباین تۆی هێنایەوە تۆ جگە لەوەی کە سەرقاڵی دزی و تاڵانی بوویت جگە لەوەی کە لوتکەی گەندەڵی و گەنەخۆری بووی تو شەرەف و چیتری بە دیاری بۆ کورد پێ بووە بۆ ئەو لایڤەی کە من کردم لەسەر قەیوان هەموو کورد بینی و هەموو کورد تێگەیشت کە قەیوان هیچیە و چۆن و چۆن نییە مەگەر تۆ نیت بۆ بەرهەم قەیوان هی باوکمە ئەوە تۆ نەبووی کە کاتە سەرۆکی حکومەت بووی لە هەولێر فێڵی لە هەموو گونیشینەکانی قڕگە و وێڵەیەر و گڵە زەردە و فڵان و فیسارەکانی قراخ شاری سێبانی فێڵی لە هەر هەمویان کرد چووی ئەم پیاوانەوە نرد ئەم چوار پێنج براکە شێخ فاخیر و شێخ نازانمشی ئەلەم بابەتانی کە لە مەزاخانەکان نازانم چیانە فرۆشت کە پێشتر باسم کردووە نەناردن هەمووی ئەمانم بۆ باس نەکرد هەموو ئەو زەویانە بە سیعرێکی هەزەر نەتان کڕی واللهی عەزیزان بۆ نمونە جگە لە ماڵ تاڵەبانی ماڵی برای مەحمەد ڕەنگە لەو ئوتێلەیە لەو سلێمانی دەوروبەرەیە خاوەنی 50 لە ئوتێلە گەورەکان باشە واللهی عەرزەیان ناوەمەتی بە 20 سانت باشە بە 20 سانت ئاوا تاڵانیان کردووە چونکە خۆیان سەرۆکی حکومەت بوون و سەرۆکی شارەوانی بوون وتیانە ئارا مەحمەد وەرە لەگەڵمانە ئیشکە دەی چی بکەم کاکە کورەوە عەرزە دێنێمەتی بە 20 سانت مەتی بە 2000 دلار کاکە بە 20 سانت دێیانە بە من پارەشیان ناوەتێ کردووە بە هۆتێل عەلەسەر هینی منە منیش هەر بەکاربەرم من هیچ نیم لە پشتمەوە هینی ئەوانە خۆشەویستان باشە کاکە فواد معسووم و کچەکانی هەر پیاونینەوەنەوە بێڕەوشنەوەنە کاکە فواد معسووم هەر پیاونی ئەسڵەن کچەکانی ئێسێ لە بەغادایش بەس خەریکی دزی و تاڵێوانە کەی بەشەن کاکە من جارجار بینیەوە جوان لێگرن بەلام زۆر کاکەوانە کەی بەشەن کاکە فواد معسووم کیە کاکە سەرشوتیوە ئەو کەی زەلامە بابە کابرایەکی پۆخڵەواتی عایلێکی بەدناوی عایلێکی فاسدی عایلێکی دز و درۆزن و پارەخۆر ئەوانە بەڕاستی هەر پیاونین کاکە من لێرەوە بەرهەم ساڵح ئەڵێم ئێسێش کە تۆ لە بەغای وەرە یەک چاکەی خۆتم بۆ کورد پێ بڵێ جگە لەوەی کە لەوێش خەریکی کاری بازرگانی و خەریکی پارەپیاکردنیت باشە لەوێش دەرگاکەت کراوەتەوە بۆ شێخ فاخیرەکان هەمیشە لە پێشوازی ئەوانایی کە پارە بۆ پەیاکرد باشە بەرهەم ساڵح تۆ راپۆرتەکەی درۆ میدیا نەبینیوە نەبینیوە بۆ ئەو راپۆرتە لەگەڵ چیەتی زەحمە نەبێ لەگەڵ جەنابی نییە ئەوان بەس ناوەکەی تۆیان نەبردووە ئەگینا خۆ من ناوم بووی هەموو کەس دەزانێت کە راپۆرتە لەسەر تۆیە زەحمە نەبێ باشە ئەی باشە کەشتی نەوتی ئێوە نەگیرا هین بەرهەموو قەیوان بەرهەم ساڵح ئەوە تۆ نەبووی کە 900 ملیۆن دۆلارت کەوتە عەمانی پایتەختی ئۆردن دۆسیە سەر کرایەوە دوایی لە ڕێگەی پۆسەکەتەوە توانی دۆسیەکە دابخەیت بەشەتێ وەکو درۆ میدیا ئەڵێ ئەو 900 ملیۆن دۆلارە سامانی پشکەکانە نەبووە لە قەیوانەکە لە سلێمانی باشە بەڵکو لەو داهاتە بووە کە بە ڕێگەی جیاواز لە بەغا ئەوانە دەستی کەوتەوە پێیاو کردووە باشە کاتێ درۆ ئەڵێ بەرهەم ناوەکەی تۆ نابا بەڵام ئەوە تۆی کە بەرپرسێکی کوردی لە بەغا وە پارەس پێکەیتەوە باشە
ئەو پۆسە باڵایە جەنابی بەرهەم ساڵح ئەگەر درۆمیدیان لەبەر مەسائیلی یاسایی و لەسەر شکاتکاری نایڵێ من بە ئاشکرا ئەڵێم ئەوە تۆی وەکو بەرپرسێکی باڵای کورد لە بەغا پارەس پێکاتەوە بەرهەم ساڵحە حەیە عەلە سەلاح فوی پیاکەن بەرهەم ساڵحە هەمووتان بیناسن خۆشەویستان ئەمە نەبێت تازەش بێ خۆشەویستان من بەر لەم راپۆرتانەیش لە لایڤێکە لەسەر قەیوان باسم کردووە کە چۆن دەیان ملیار دۆلاریان کۆ کردوتەوە باسی ئەو پێنج برایم کردووە کە کاتی خۆی لە مەساخانەکەی سەرەوە لە سێمانی خەریکی پانکە فرۆشین و تەجیل فرۆشن و رادیۆ کۆنە فرۆشن وەکو سیدی قەشێر یادی بەخێر و هەموو ئەمانەیە کرد لە کتوپڕا لە ڕێگەی بەرهەم ساڵح بوون بە ملیارلەر ئێستا دەستیافتە بینەقاقای هەموو دەڤەری سێمانی و ئەلەم بابەتانە هەر هەمویان هەڕوشیوە هەرچی کەرتە قەیوان و بەرهەم ساڵح بردویانە خۆشەویستە باشە من لێرەوە بە ئێوە ئەڵێم لە دوای بنەماڵی بازانیەوە لە دوای بنەماڵی تاڵەبانیەوە گەورەترین دەست لە کوردستانە بەرهەم ساڵحە خۆشەویستان کە خۆشی دەرناخە زۆڵە باشە یعنی لە کوردستانە سێهەمین دەوڵەمەنی دز و گەندەڵ بەرهەم ساڵحە خۆشەویستان باشە کەسی چوو بە سەلامێکی وتبوو کاکە و کابرای ڕقی لە منە یعنی ها من ڕقم لە بەرهەم ساڵح من بۆ ڕقم لە توێ کاکی ژیان ها نانی منی خوارد و ئەوڵا خواردوتە لەبەرەوەی بەشی من لەو کوردستانە هەیە بەشی بنەماڵە و کەس و کارەکەم هەیە بەشی هەموو خەڵکوسانی تۆ هەمووی دزیوە ئەویان ڕاستەکەیت ئەبێ منج ڕقم لێت بێ لەبەرەوەی کە ئەوەی تۆ قەیوان دزیوتانە بەشی منیشە هاوڵاتی ئەو وڵاتە وەکو نووسەر وەکو شەعرەکەوە بەشی منە بەشی 5100 کەس کەسە گوێ لە من گرتووە بەشی هەموو ئەوانیشە ئێوە دزیوتانە باشە ئەچۆن ئەبێ ئێمە ڕقمان لە هەموو سەرانی پارتیوێکێتی بێت چۆن سامانەکە ئێمەتان دزیوە خاکتان دزیوین پارەتان دزیوین تەعداکەن ئەمان خەنە زیندانەوە هەموو شتێک ئەکەن ئەبێ ڕقمان لێتان بێت حەقی خۆمانە بەڕاستی ببورن بەڕێزان جا عەزیزان یەک شتان با بۆ بژێڕمەوە خوا ئێستا وای لێ هاتووە بڕۆن قسە لەگەڵ بەرهەم ساڵحاکەن لەگەڵ کۆسەتا قسە بکەن لەگەڵ یەکەیەکی ماڵ تاڵەبانیا قسە بکەن لەگەڵ هاوسەرۆکان یەکێتیا قسە بکەن لەگەڵ مەسعود بازانی و نێچیر و مەسرور و تاک بە تاکی سەرانی پادەگێتیا قسە بکەن باشە هەر هەمویان ئەڵێن وەڵڵاهی کاگارا مەحمەد بەڕاستی گەندەڵی هەیە کاکە وەڵڵاهی دزی هەیە پێویستە ئەم گەندەڵی ڕیشە کێشکەین ئەم دزیە نەهێڵین ئەبێ گەندەڵکاران سزا بدرێن بەڕاستی ئەبێ دزەکان بگیرێن ئەبێ بە سامانەکانیان بگیرێن هەر هەمویان وا ئەڵێن ئەی هاوار من جاری وای ئاوا سەرم ڕاوەشێنم کە ئەوانە قسەم لەگەڵاکەن خۆشەویستان سەر ئاوا ڕاوەشێویتە قسەم پێ نامێنێ هیچ باشە ئەڵێم کەواتە من دزەکەم کەواتە من گەندەڵەکەم بەڕاستی کە ڕاستە کەواتە ئەم کوردستانە هەمووی لەسەر ناوی ئارام ئەحمەد کاکچ باشە کەواتە ئەم هەموو هوتێل و کۆمپانیای هەیە هەر هەموو هینی ئارام ئەحمەد دزەکە ئارام ئەحمەدە کەواتە کاکچ باشە ئای معقولە مەسعود بازانی بڵێ ئەبێ گەندەڵی نەهێڵین و دزی نەهێڵین ها معقولة هم سراني بادركتي أوالين أي كاتم زكي والله با بتان بلين أو نانك هنا من هم تندزن باوكم بوجدان وبشرفهم يكس يغنيه لسراني باتي ويجتي دزنبيت باشا بوجدان منيه بوجدانم أوي إسال لقراني شابوسي هيدز بشرفهم أو قدا أو نماوتشي أو ألم بابتانا تاج ناركان هدمي باري دزي همي باري خلق بوشرة زيدا والله همتان مرة تلفون بو من مكة عابرين كاقاران جيان براسي دزي هي وقندلي هي وبداخو أبي إما دزي بنا بركة بابا دزيك خوتي تدخل خو بنا بركة جالي زحمة نبي كاكا إدخل خو دزيكتي هوا إذا بو أخسب أرام أحمر كاكا إيه كاكا خو بتو كنا من بقران أي لو والله دزيكتوي إيه تبوشي عيب كاكا عيب دزيكت شيء إيوه عزیزان بە بۆنەی شەڕی خلیجەوە کۆمەڵێک پیاوی کێوی یەشەی مناڵەکانیان لە کوردستانی باشوور هاتنۆتە سەر دەسەڵات دز نەبینایانێت ئێستا ئارام ئەحمەد پارتی یەکێتی گۆڕان ئارام ئەحمەدی بە یەک تور ناوێ بە یەک تور چونکە ئەوان ئینسانی بێڕەوشتیانەوێ ئینسانی دزیانەوێ ئەگەر دز بووی ئەیانەویت ئەگەر تاڵانچی بی ئەیانەویت بەڵام ئارام ئەحمەدیان بۆچیە نە دزیەکە نەگە نەخۆریەکە نە ئەوانەیەکە ئارام ئەحمەدی بۆچیە کاکە حیا بەرێوە وەڵا پێویست ناکە ئارام ئەحمەد هەر نزیکیشیان بێتەوە کاکەشە دەبەرەوە ئەوان پیاوی دزیانەوێ لە ڕاستی
پیاوی مەسینە هەڵگر و ماساوشێتیانەوێ ئەبێ بۆیان بچەمیتەوە کاکە گیان فرە چاوم بە قوربانە بن تۆ ئەمەی تۆ ئەوەی ئەبێ ئاوا بۆیان بچەمیتەوە وڵای ئارا مەحموودی بەخاوەکەت ناچەمەوە باشە ئەمانە هاتنەوە لە نەوەیەکە ڕەنگە زۆربەتان کە گوێتانە من ئێوە گەنج بن بەڵام من نەوەیەک خۆم گەنج بووم نەوەیەک 19 ساڵ بووم کاکەش باشە لە نەوەیەکە ئەمانە هاتنەوە یەکەم ئیشیان تەلیان ئەدزی تەل عمودیان ئەدزی خۆشەویستان باشە معسکەرەکان ئەچون سەقفەکان هین پێشمەرگەکانی یەکێتی و پارتی و بەرەی کوردستانی ئەچون بە پێمەڕە و بە پاچ و بە نازانم ئەلەم بابەتانە ئەچون سەقفی معسکەرەکانی حکوومەتی بەعسیان هەر هەمی ئەڕوخان تەلەکانیشیان ئاسنەکانیان ئەدزی شیشەکانیشیان ئەدزی خۆشەویستان ئەیان دزی هەمان ئەبر بۆ ئێران پەنجەرەی بیناوشتەکانی قوتابخانەکان ئەچون پەنجەرەکانیشیان ئەشکان ئەیان کرد بە شوشە ئەیان بەری ئێران ئەیان فرۆشت باشە مەحاویلە ئەو کوردستانە چی مەحاویلەتی هەبوو هەموو یەکێتی و پارتی و ئەمانە دایانگرتن مەحاویلەکان هەمی برد بۆ ئێران هەمیان فرۆش خۆشەویستان سیارەی خۆڵ ئەو شارەوانی سلێمانیە چەمچەماڵ هینی کەرکۆکی هەولێری ئەمانە چی سیارەی خۆڵ هەبوو هەمویان دزیان نەدەن بۆ ئێران خۆشەویستان خەسەخانە ئیسعافەکانی خەسەخانە هەرچی ئیسعافە بوو هەرێمیان دزی ئیسعاف ئەیلوران هەمومان خۆمان لە ئەمان ئەمە نەخۆشی پێ یا بیناری پێ تو مەزەمە ئەیان برد بۆ ئێران بە درۆ ئەیلوران ئیسعافەکە باشە هەمیان برد بۆ ئێران ئەیان فرۆشت خۆشەویستان باشە شت ئەمانە نەیدزن سەدی بێخمەی دزی نێچیرەفان بازانی ئەو کاتە نازانێ بە چەند ملیۆن دیناری ئەو سەردەمانە ئەو نێچیرەفان بازانی سەدی بێخمەی دزی سەدی بێخمە بەعز دروستی کردو ئەگەر سەدی بێخمە بمایە ئێستا بۆ کۆکردنەوەی ئاو ئەزانی بۆ کەرتی کشت و کاڵ چەند عەزیم بوو بەڕاستی بەڵام نێچیرەنەوە دز ئەویشی فرۆش بەڕاستی دوای ئەوەی کە شوشەیان دزی تەلیان دزی هەموو ئەمانەیان دزی اینجا هەستان چی بچیان کرد ئەمەیت ئەم قۆناغە تەواو قۆناغی دووەم اینجا عەرزەی ڕۆکل بدزە گرد بدزە باغ بدزە زەوی بدزە اینجا تاڵانی گەهرەمووی هەمووی تاپۆکە لەسەر خۆت گردی سیتە کەرەوە گردە مژە بکەرەوە بڕۆ گرد کەرەوە بە بێئەخلاقی مەلها بکەرەوە بۆنە بێڕەوشتی قومارخانەکان باشە مۆڵ بکەرەوە بازاڕ بکەرەوە هەر هەموو ئەمانیان هەمیان دزی هەر هەمان ببێن هەرچی بازیخانەیە کردیانەوە هەر هەمووی هینی ئەمانی خۆشەویستە باشە اینجا ئەمە قۆناغی دووەمیش تەواو لا قۆناغی سێهەمیشە بەڵێ شۆفێر هەر نێ شۆفاڵ مان ئەخچەم پیکاپ هەمویان دزی هەمیان بتاڵان کە هەمیان بر لە ژنیبیش ئەیان هەنا بر بۆ ئێران خۆشێنە ئەیان فرۆشت ئیتر لە جێمی دووەمیش کە ئەم عەرز و باخ و باخات و مۆڵ و فڵان و فیسار و بازاڕ ئەمانیان دزی اینجا هاتە سەر گەورەیان کرد بۆ کەرتی نەوت دەچیان کرد بە تاڵانی نەوت و ئێستاش خەریکی قەچاقچێتی نەوت و دزین لەگەڵ تورکیا و سووریا و ئێران و عەرەبەتە بەخۆیان ئەدزن شتێکیشیان دروست کردووە نایە ناوە حۆرای ئێمە حکوومەتی هەرێممان هەیە حکوومەتی هەرێمی چی کاک کێ حکوومەتی هەرێم هەیە حکوومەتی هەرێم دەوڵەیەک دینەڕێ حکوومەتی هەرێمە من لە حکوومەتی هەرێم دەوڵەمەندترم خۆشەویستان با قورئان من دەوڵەمەندترم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر من 200 ئیرۆم هەبێ سوێن بەخوا حکوومەتی هەرێم 10 ئیرۆشی نییە باشە پارلەمانی کوردستان یەک تەڕەتوری نییە چی پارە هەیە هەمووی مەسئولەکانی پارتیەکێتیە هی گروپی کارە گروپی نازانم قەیوانە گروپی ئەمە ئەوەی نێچیرەوان و ئیدریس و نازانم مەدروس و تەڕەمەرتە سازانە هەر هەمووی هینی ئەوانە بەڕاستی باشە حتا ئێستا پارتی وێشێتی گۆڕان مرۆڤیشیان نایە یعنی ئینسانی کوردیان نایە پێویستیان بە ئینسانی کورد نییە تەنها ئەیانەوێ کۆمەڵە چەکدەریان هەبێ ئەم چەکدەرانە پارەیان بێنێ بۆ ئەوەی پارەکان بپارێزن و سامانەکان بپارێزن و تەواو هیچ شتێکی تریان نییە بەڕاستی ئەمانەکان باشە بۆیە ئەمەیە ئەو حکومڕانەیە کە لە کوردستانی باشوور هەیە چاکیش نابێ ها بۆ شارەزاییتان کەستان داسی ئەوە نەکەم لەن وەڵامە چاگە بێت و کوردستان وای لێ هیچ چاک نابێ بەڕاستی عەرز لە ئاسمان بدا ئاسمان لە عەرز بدا ئەو کوردستانە خراپتر نەبێت چاکتر نابێت باشە چۆ هەر وەکو ساڵی هەفتاکان و 75 چۆن سەرانی پارتی دزیان حتا پێنج ئاش بەتاڵ بوو ئەمان نتیجەکان ئەوان لێ دوای ئەبێ بێت لە ئەوروپا بە دوایانە بگەڕێ لە دزەکان ئەوە لێچ باشە تا هەموو ئەمانش پێش بۆ نمونە هەر کەسە هێزی خۆی هەیە پاگەڵ تاڵەبانی هێزی خۆی هەیە لەگەڵ خوبانی برایە کۆسە ڕەسوڵ هەیەتی محموود سانیاوی هەیەتی لاهوری شەرچنگی هێزی خۆی هەیە مەسرور هەیەتی نێچیر هەیەتی فڵان هەیەتی هەمووی هێزی تایبەت بخۆیان ئەم هێزانیش بۆچی ها تەنها بۆ پاراستنی خۆیان و پاراستنی پارەکانیان نەک بۆ شتی تر باشە بۆیە ئەوانە نەدەسەڵاتن نەحکوومەتن چارەش نییە بۆ چارەش مەگەرە بەڕاستی هیچ نییە چارە ئێستا وەختی چارە ماڵۆش نییە باخچەکان بکەگیر ئەمانە نەحکوومەتن هەتا حیزبیش نین یەکێتی حیزب نییە باشە يجي حزب نيه ولا إسلام هالشوي دائما أقلت البوشين كاتي بس يجي إسلام هالشوي شكم كشر مقلماني براس رأي خوان مساويش عجنين أمانة حتى يشتي يا بارتي حزب وشدنين أمانة خوش الإسلام حزب فلسطينية همي كومبانيا هي الواقع همي كومبانيا هي استا حزب يشتيش يا بري حزبي وبيرو برنامجي وبرنامجي أمسك قرانية براس أمي درو دلسي مشان خوش الإسلام
بۆیە نەدەسەڵاتن نە حکوومەتن نە حیزبن نە هیچ تەنها کۆمەڵێ بدابەشبین کۆمەڵ سەیەکێکی نیشتیمانی کوردستان بۆ نمونە من ئێستایم دژی لاهور لای دەکەم گروپێ پێیابن لە پیاوەکانی قوباد و پاڤێڵ ئەڵێن ئەوە هینە ئەنی عەفو لە بۆ نمونە من دژی لاهور قساکەم پیاوەکانی لاهوریەن وارە مەحموود خۆی فرۆشتۆ بە پاڤێڵ و بە قوباد ئەوە بێئەخلاقە خۆی فرۆشتۆ باشە دێ بۆ سبەیشەوە دژی پاڤێڵ و دژی قوباد قسەیەکەم خۆی فرۆشتۆ بە لاهوری سیاجەنگ دەیزەڵە باشە کاکەش ئێ کاکا دووس بێشەوە دژی مەشروع قسەیەکەم ئەڵێن ئەوە نێچی لەبان باجانی کڕێتی دژی نێچی قسەیەک ئەوە کورە حەپە چی ئێوەیکن کاکە تێگی کورە بەخوا قەسەم ئەو قسان ئەو کەلەنکە ئەو قسانەکە هەمووی خوان خۆفرۆش و دز درۆزن هەر هەمێن پێڵا و جووتەکەن بۆ هەر هەبوو سەرانی پارتی وێکێتی بابار بیزان باشە 30 ساڵە 3 شاتان هەیە سلێمانی هەولێر و دووەک ئێسش بەڕاستی ناوی حکوومەت نییە بڕۆ بزانە کە چی هەیە باشە نە دەستورتان هەیە نە یاساتان هەیە نە هیچ شتێکتان نییە بەڕاستی دادگایشتان نییە دادوەریشتان نییە کاکە 30 ساڵە لەم دادوەرەی کوردستانە یەک دز نەگیراوە خۆمە لابەختیار ڕاستەکە بەخوا قسەکەی ئەڵێ لە وڵاتێکا کە لە 30 ساڵە یەک دز نەگیرا بدە بە دادگای دادوەری شتێکی کاکەش بەخوا هیچ شتێک ئاران نییە بەس کوڕە فەقیر ئازایە ئێستا بڕۆ لە مزگەوتێکا بەلوعایە بزە مناڵێ 5 ساڵ حکم بێن بەڵام دزە گەورەکان بۆ خوان پیاسەکە باشە ئەمە قاعدەکەیانەکە بۆیە لێرەوە بە بەرهەم ساڵح ئاڵێمەوە تۆ بڕۆ جارێ ملیارەها دۆلار کە دزیوتە بردوتە بۆ پەنەما و بەریتانیا بڕۆ جارێ بیهێنەرەوە بۆ خەڵکی کوردستان زەحمەت نەبێ چونکە هیچ کەسێ نییە بەقەی تۆ دزی کرد بێ بەرهەم ساڵح باشە کاتە شەرمکە باشە پیاوە بە حرمەتەکە ئەمەندە قسە فڕێمەیە لە خۆتەوە نەڵێ من سەرۆ کۆمارم شێر بەبەتان شو من عێراقیش بە هیچ نازانم وایە نەک سەرۆ کۆمارێکی باشە من بە بەرهەم ساڵح هەڵێم کاک بەرهەمی بێ بەرهەم یەک بەرهەمی خۆتم بۆ خەڵک پێ بڵێ بزانم هەتە زەحمەت نەبێ ئەزانم کۆمەڵی پیاوە هەیە وەکو ناوی چییە ئەوەی شار کەمال ڕەوف و هاوسەرەکەی کە ئێستا لە بینی نێچیرایە و لێلەوە بڕێ بەرهەم ساڵح و کەمال ڕەوف لە نەویەکەوە بۆ خۆی پارەکەوە کاتەوە و قاچێکی لای بەرهەم ساڵح و قاچێکی زوو لای نوێشان سەفا و لای قوباد و لای لاهور و لای چێ بۆ لای نێچیر و بەلای مەسرور و خۆی کردە بەڕێ سویر زۆر پارەکەکردنەوە من ئەو کاتە بڕوان بە کۆمەڵی مەواز عونەما کە ئەمانە قەڵەم فرۆشەکانی بوون کە ئەمان نووسەرەکانیان بوو وەرە کوا نووسەرت کوا شاعیرت کوا هونەرمەندت کوا قەڵەم فرۆشەکانە زەحمەت نەبێ کامانەوانە هەر هەموو بڕۆ قەڵەمەکەی خراپە باشە هەچی لە سەدا 99 هونەرمەند و شاعیر و نووسەری کورد خۆفرۆش و خائین و دز درۆزنە بەڕاستی باشە بۆیە من هەمیشە وتومە قۆنەرەی لاتولوترین شەقوەشێنترین کادر و ئەندامی پارتی و یەکێتی کە نەخوێنەوارە و هیچ نازانێ لام شەریفترە لەو هەموو قەڵەم بەدەستانە بەڕاستی لەو هەموو شاعیر و نووسە هونەرمەندانە کە خۆیان فروشەوە پارتی و یەکێتی باشە کە هەموویان موچە خۆری بندیوارن باشە من ئەوانم لە هەموو ئەوانە بەڕاستی پێوترە باشە لەم ڕۆژانە کابراایەک مرد هونەرمەندێکی گویا ڕەسام وشت بۆ نازانم ناکیان لە خۆیان بەشن و شەپۆڕ ئای فڵان مەدە چێ کاکە کارە چافڵچێ وەشانوە مردوومان ئەمری خۆخۆ عافیکا مشکلەم نییە بەڵام ئەو نێشت گەورە مەکەن کاکە لەکوێ یەک قسەی دژیەتی پارتی کردووە کاکەجیان لەکوێ یەک هەڵوێسی هەیە بە دژیەتی پارتی وەڵا ڕۆژی 100 هونەرمەند و شاعیر بمرێ من بە خەیاڵمان هەیە چونکە هەموویان خۆیان فرۆشەبەیەکی پارتی پارە وەرگن بەڕاستی باشە ئیتر ئەمە چییە دەسیاکردە بە این پێچانەوە ئای کاکە هونەرمەندەکەمان و هونەرمەندی تابلۆی کێشا ئەوە مرد ئەم هونەرمەندە چ ڕۆڵێکی هەبوو کاکە هونەرمەند واتە هەڵوێست کە تۆ هەڵوێستی دژی یەکێتی و پارتی دژی زڵم نەبوو یعنی تۆ هیچ نیت تۆ قەڵەم فرۆشی مردی کەیفی خۆتە ئیتر کۆمەڵێ برادە بەداخەوە نووسیبیان لە فەیسبووکا پڕیان کرد ئای هونەرمەندەکەمان ڕۆی هونەرمەندی چی کاکە تێگەیت هونەرمەندی چی براشین ئەوانە کەی هونەرمەندن هونەرمەند ئەبێ هەڵوێستێ بێ دژی زوڵم و دژی ناحەقی تۆ 30 ساڵ داشی تابلۆم بە تابلۆم نایێت ئەو نەخوێنەواری کە لەو سەجادە لە سێ سایق ئەڵێ نا بۆ پارتی یەکێتی قۆنەرەکەی لای مشەیفتێ لە هەموو هونەرمەندەکانی کورد لە هەموو نووسەرەکانی کورد لە هەموو شە بەڵێ ئاری بابانە نازانم چی لە هەمویان شەیفتن ئەو گیانبازیە کاکەکەشێت تێگەی ئاری بابان مردووە خۆ عافیکە بەڵام هەڵوێستی چی بوو دژی یەکێتی پارتی زەحمەت نەبێت دێ چی بوو دژی یەکێتی پارتی کەی هاتە سەنگەری خەڵکی کوردستانەوە ها کەی نایوت دژی یەکێتی و پارتی ها کەی چی بوو هیچ کەواتە خۆ عافیکەوتەوە من خەفەت بۆوانە ناخۆم دا هەمووانە مرین خۆشێکی عەجیب نییە بەڵام ئەوەی کە ئەمەنێتەوە هەڵوێست ناکرێتەوە 30 ساڵ دژی یەکێتی پارتی یەک قسە نەکەی هەر موچە وەرگری بۆ خۆ بیخۆی لە پاڵەوە و چرکە لێوە نەیەت تێگەی کاکە لە دواییشە کە مردی
هونەرمەندەکەمان ڕۆ ئەو هونەرمەند نین ئەوانە هیچ بەڕاستی ئەوانە هونەرمەند نین بورهان مەجی هونەرمەندە بورهان مەجی پیاوە بورهان مەجی مەردە بورهان مەجی هەڵوێستەکانی جوانی کردووە خۆ بورهان مەجی ئەگەر هەر گۆرانی بووتایە هەر ئەوەی کردایە هیچ ڕێزێکی نەبوو بەڕاستی بەڵام هەڵوێستەکانی ئەو نێتر باڵای کردووە هەڵوێستەکانی ئەو نێتر جوانی کردووە بەڕاستی تێگەیت بورهان مەجیەت گۆرانی بۆ خەڵکەڵێ بەڕاست هونەرمەندێکی جوانە کاکە ئەو پیاوە تێگەی برای من بەڵام ئەوانەی تر زۆربەی زۆریان خۆفرۆش و خائینن تێگەی مەسەلە هەڵوێستە لەبەرە بە منیان و کاکەم تو ڕێژە فاگەت مردوجان نەخۆشی مردویان نەمردو کاکە وەکەی مشکلی من باشی منیش ئەمرم تۆ كيفي خود بەڵێ بورهان مەجید ئەم کێ مستەفا بوو لە کۆڵ لە ئەڵمانیا گۆرانی وت بۆ کوڕێکی دڵخۆشە ئەویش خاوەنی هەڵوێست بۆ بەڕاستی من ئەوانەی کە هەڵوێستیان هەیە ئەیان خەمە سەر موستەر چاوم بەڕاستی بەڵام ئەوانەی کە هەڵوێستیان نییە حەزەکە سەد کتێبی هەوێ لای مش قیمەتی نییە حەقەتە تێگەیت خالی ڕەشید هونەرمەندە باڵایە پیاوە مەردە خاوەنی هەڵوێستە تا ئەم دەقیقەیە خاوەنی هەڵوێستن ئەوانە ئینسانی شەریفن کە تۆ هەڵوێستی نەبوو لای من هیچ نین حەزەکە لە هەندێک حەزەکە سەد کتێبت هەبێ حەزەکە هەزار تابلۆت هەبێ هەموو ئەوانە خەڵکی شەریفن خەڵکی باشن بەڕاستی عەدنان کەریم خۆ فرۆشە تێڵە ئەو هەر کشەکەی یا بە کوڕەکەی شاناس بەر لە پێناوی پارەیە ئەو عەدنان کەریمە کشەکەی خۆی فرۆش بە کوڕی شاناس تەنها بۆ پارە بۆ پوڵ بۆ تمەن و دۆلار و ناوی چییە ئیرۆ ئەلەم بابەتانە حەپەلوشی کرد ئەرە وەڵا یەک گۆرانی بۆ هەڵەجەوتە بوو 40,000 دلاری وەرگرتەوە ئەو عەدنان هینە ئەو عەدنان ناوی چییە ئەرە وەڵا 40,000 دلار تەنها بۆ یەک سرود کە بۆ هەڵەبجەوتە بوو لە یادێکی مەبەری هەڵەبجە عەدنان کەریم تیانە هەڵەنەوە ئەوانە خۆفرۆشن ئەوانە ئیهمال کەن بەڕاستی کاکە ئەو زەربەیەی کە هونەرمەند و نووسەر و شاعیری کورد لە ماوەی ئەم 30 ساڵە لە مێژووی کوردی داوە هیچ جاشێک لێ نەداوە بەڕاستی هیچ خائینە لێ نەداوە بەڕاستی کەوان محەممەد پیاوێکی جوان تۆ لۆگەرە پارکی هەواری شار خۆشەویستە با ئەو قسەیش کە ئەنجا کۆتایی پێین پارکی هەواری شار بە 15 ساڵ تەواو کراوە ئەو پارکە خۆشەویستە هەموو ساڵێ لانی کەم 10 بۆ 15 ملیۆن دلاری تیا سەرف کراوە باشە 3 ساڵ لەمەوە پێش بەپێی هەواڵەکانی من بە سەیرێکی ڕەمزی کرێی ساڵانە دراوە بە دکتۆر بەرهەم و ئەڵێن حاکم قاریشی تێدایە ئەوە بێ حاکم قار خۆی وەڵام بداتەوە باشە ئەوانش بە 5 ئەوە یان تۆ بکرێ پارەی پێپەیاکە باشە ئێستاش ئەیانەوێ بە تەواوەتی ئەو پارکی هەواری شارە داگیرکە مامە بەرهەم ساڵە باشە بە ناوی پاراستنی سکوریتیەوە ئەیانەوێ عەقدێک بکەن لەگەڵ شارەوانیە بۆ ئەم مەبەستە پیلانەکەش بەم جۆرێک کێشەم بۆتان باسەکە هەر ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم کێبڵەکانی ئەو پارکە گڵۆپەکانی وایرەکانی تەنانەت مەحاویلەکانی ئیکارەباکانی هەمووی ئەدزێت باشە بەڕێوەبەری ئەم پارکەیش خۆی ئەڵێ ئێمە با بڵێن توانای پاراستنی پارکەکەمان نییە بۆچی چونکە ئەمانە هەمووی قوتابی خاڵە دکتۆر بەرهەم و ئەلەم بابەتانە 15 ساڵیشە مدیری ئەم شوێنێ باشە باشە عزیزان سێری کە چۆن فێڵاکە نەبوو چۆن ئەچون هینەکان ئەسووتان ئەمە ناوی چیە ئەمە ڕێگەی تاس و جوانە ئەسووتان بۆی ئەوەی لێ بکەن بیبەن بۆ خۆیان ئەرنە پارکی شاریش ئاوا فتکەن باشە ئێستا بەڕێوەبەری ئەو پارکە ئەچێ نووسراوە ئەکا بۆ قایم قام تا سەرۆکی شارەوانێک و پاڵوان بێت سەر خەت و بیان بە کۆمپانیایەک بە شتێکی خۆیان و ئالەم بابەتانە بۆ پارکەکەی فتکەن و بۆخۆیان و پارکەش بخۆن ئەمەیە حاڵ و ئەحواڵی ئەو کۆمەڵگای ئێمە و ئەمیلەتی ئێمە عەزیزان و خۆشەویستانی لەبەرەوە بەرهەم ساڵح تۆ لە ڕوونەیە قسە بکەیت ئەو سەرت داخە عەزیزان بە کورتی لە ئاخر قسەکان پێتان دەشکەم من 1 سەعاتێک زیاتر قسەکەم ئاخرش پێتان بڵێم هونەرمەند نووسەر شاعیر تێگەیت وەکو بەندەی موخلیس ئەبێ خاوەنی هەڵوێست بێ بەڕاستی هەڵوێستت نەبوو یعنی تۆ هیچ نیت تۆ دۆڕاندوتە
هەر هونەرمەندێ لە هەر ژانرەکانی ئەدەبا لە هەر مەیدانیشی هونەریە کارەکە ئەگەر دژی بێدادی نەوەستا ئەگەر دژی زڵم نەوەستا ئەگەر دیفاعی لە خەڵکی خۆی نەکرد ئەگەر مەسینە هەڵگری سەرانی پارتی و یەکێتی گوڵان و ئەلەم بابەتانە بوو ئەگەر ماساوی بوو ئەوان کرد لە پێناوی پارەیە ئەگەر یەک سەفەر نایەکی نەوە دژی ئەمانە ئیتر تێی هەڵڵەن ئەوە نە شاعیرە نە هونەرمەندە نە نووسەرە نە هیچ نییە بەڕاستی ئەوانە ئەمە مێژوو ئەممان پێ دەکاکە بڕۆ گەلانی دنیا هونەرمەندەکانی نووسەرەکانی شاعیرەکانی لەسەر خەت بوون بۆ دیفاع لەگەلەکەیان هەمیشە ئەوان ڕۆلیان بینیوە بابا کۆمەلگای ئەوروپی لە سەردەمی ڕێنیسانسەوە شمشێر بەرەو پێشەوەی نەبردووە خەنجەر و چەقۆ بەرەو پێشەوەی نەبردووە شەڕەکان و گولە بەرەو پێشەوەی نەبردووە فەیلسوفەکانی زاناکانی شاعیرەکانی نووسەرەکانی بەڕێوەیان بردووە ئەم ئەوروپایە کە دروست بووە لەسەر شانی گەورە نووسەر و گەورە فەیلسوفەکان دروست بووە خۆشەویستان لەسەر شانی چەقۆکێش و پیا و کوش دروست نەبووە بە قوربانتان بم بۆیە لە کۆمەلگای باشووری کوردستانە کە 30 ساڵە هونەرمەندان و نووسەرەکانی خۆیان فرۆ بە پارتیوێشێتی ئیتر ئەو کۆمەلگایان بۆیە ئەوەی لێ هاتووە باشە سێری ئەو هەموو نووسەر و شاعیرە بکەن لە هەولێرا هەیە هەمووی خۆفرۆشە هەمووی خائینە هەمووی پارە پێیاکە هەمووی ملی حیس کردووە تەنها لە پێناوی پارەیە عەزیزان و خۆشەویستە لەبەر ئەوانە قیمەتیان لێ ڕاستیە هەموو ئەمانە بوو کەریم گوڵانی وان هەمووی بێکەسایەتین بێ نرخ کراون بەڕاستی کەرامەتیان شکێنراوە بۆ پارە لە پێناوی پارەیە هەموو شتیان فرۆشتووە ئەبڵا پەشێ و مەهێنە ڕێزی ئەوانە خۆشەویستان ئەبڵا پەشێ و شێکە لە پیاوەکانی مێژووی ئێمە تکایە بە هەموو شتێک تێکەڵاو نەکەین خۆشەویستان حەمەسەی حەسەن خۆفرۆش و خائینە ئەوە هیچ بەڵام کەسێکی وەکو ئەبڵا پەشێ و بەڕاستی شێکە لە پیاوە جوانەکانی مێژووی ئێمە ئەوە نییە ڕسمی لەگەڵ دوو کەسا گرتووی پارتیتی ئێوە بێن ئیهانی پێ بکەن و ڕسمی لەگەڵ ڕسم گرتن ئاساییە کاکە من ئەچمە بازارێک و ڕسم لەگەڵ ئاگرێ پارتیاقم چییە کاکە ڕەنگە بەیان بڕۆمە شوێنێک وەک مەسلێکی پارتی بە ڕسمێک لەگەڵا بگرێ من تاوانم چییە کاکەژێ لەبەرەوە بەوە ئەبڵا پەشێ خراپ نابێ بەتەسێ واقعی بکەینەوە لەبەرەوەی کە دوو پارتی ئومێد خۆش نایە بۆ هەولی ڕسمی لەگەڵ ئاگرن لەگەڵ پەشێ و ئەلەم بابەتانەیە ئەمە ئەبڵا پەشێ ناتوانێت بڵێ کاکەجیان لاشە تۆ پارتی ڕسم لەگەڵا مەگرە تۆ یەکێتی ڕسم لەگەڵا مەگرە ئەمە ناکرێ بەڕاستی تێگەی کاکیشین ئەمە ناکرێت لەبەرەوەی ئەبڵا پەشێ و یەکێکە لە پیاوەکانی مێژووی ئێمە شاعیرێکی جوانە لە حەقیقەتە هیوادارم کە لەوە تێ بکەن اینجا خۆشەویستان یەک شتی کەم لەبیر چوو بەڕاستی ئەوە لەکوێ لای خۆم یادداشتم کردبوو لەو ئاسایشانەیە کە گیراوە عەزیزان ئەوەم بیر چوو دە ئاسایش لای یەکێتی سجن کرابوون بەڵام ئێستا سیانی لە زیندانەماوە ئەم دە ئاسایشە هەر دەکەیان لەو کەسانە بوون کە ئامادە نەبوون شەڕ لە خەڵک هەڵەن لە خەڵکی ناڕازی ئامادە نەبوون کە تعدا لە خەڵکن فیشک بەو گەنجانەوە بنێن کە دوای مافەکانی خۆیان کرد دەکرد لەم ئاسایشە شەریفانە حوتیان ئازاد کراوە بەڵام سیانیان ئێستا لە زیندانەماوە تا ئێستا یەکێتی بەری نەدان خۆشەویستان یەکێک لەو کەسانی کە تەنانەت زیندان کراوە ڕەنگە حکمیش بدرێت کەسێکە بە ناوی ئەحمەد موحسین سالم لە کەلار ڕەنگە حکمیشی بدەن لەبەرەوەی کە ئامادە نەبووە تەقە لە خەڵکی کوردستان کات تەقە لەو گەنجانە بکە بەڕاستی ئەمە زۆر عیبە بەڕاستی زۆر عیبە باشە با لاهوری شێرجەنگی نەچێ بۆ لای ئەو کەس و کاری شەهیدەکان بڕوا و ئاسایشانە ئازاد کات باشە کە ئامادە نەبوون تەقە لە خەڵکن ئێوە لەو لاوە ئەو ئاسایشانە ئەخەنە زیندانەوە حکمێن ئەدەن کە تەقیان لە خەڵک نەکردووە بەڵام ئەوانەی تێدان تەقیان لە خەڵک کردووە ئازادن ئەسوڕێنەوە خۆشن ئەچن بۆ لای شەهیدەکان ئەچن بۆ لای کەس و کاری شەهیدان کاکە لاهوری شێرجەنگی ئەوە ڕاستە ئەوە واقعیە جارە بڕۆ ئاسایشەکان ئازاد کە خەڵکی ناڕازی ئەو خەڵکی کە گیراون ئازادیان کە ئەو کاتە ئینسانتان دوو قسە بکات بەڕاستی خۆشەویستان و عەزیزانی من هەمیشە لە خزمەتی ئێوەدام ساڵی نوێ ئەم ساڵە زۆر ناخۆش بوو هەمووان هیوادارم کە ساڵی ئایندەوانە بێ ساڵی ئایندە لانی کەم ئەم نەخۆشی کۆرۆنایەمان لە کۆڵ بێتەوە و بەشەر بتوانێت بە ئارامی ژیان بکە من حرمەتێکی زۆرم بۆ هەر هەمووتان هەیە و ئەوەی کە پێویست بوو ئێستا وتم ئیتر ئەم چەند ڕۆژە لایڤمان نابێ تا دوای سەری ساڵ ئەگەر تەمەن باقی بێ لە ساڵی 2021 دێمەوە خزمەتان بۆ کۆمەڵی قسە و باسی تر شەوگاتان خۆش بێ خوداتان لەگەڵ هەر بژین و سەرکەوتوو بن و لە ئارامیابتان بین بەخێرچن